پاشیفتان باش و سڵاتان لەبێت لە هەر شوێنێکەنم شەوێژ لە پرۆگرامی نوێ لەگەڵتانین بۆ هیوای جێگای سوودی ئێوە بووبێ. بەرلاتەوەر و بابەتەکانمان وەکو هەرجار دەچینە ڕۆژاوای کوردستان و لە شاری عافرین بۆ پێی کام ساڵ مانگی ڕەمەزان لەوێ جیاواز بووە بۆ خەڵکەکەی، چونکە لەم ساڵدا ژمارەیەکی زۆر کە ماوەیەک لەمەوبەر بوو بەهۆی هێرشی سوپای تورکیا و هەروەها هێرشی چەکدارانی سوپای سووریای ئازاد بۆ سەر ئەو شارە ژمارەیەک لە خەڵکەکەی ئاوارە بوون، هەرچەندە بەشێکیان گەڕاونەتەوە ئەو شارە، بەڵام وەکووە وایە کە هێشتا لە ئاوارەییدا بن چونکە سەر و ماڵیان تاڵان کراوە و لە بار و دۆخێکی سەختدا ڕەمەزان بەڕێ دەکەن. پێکەوە زانیاری زیاتر وەرەگری. هێدی دیمەنێنە ژیانێ ڤەدگەرنە دناو جادەیەن عفرینێدا. جادەیەن گۆبەریا مەهەکێت ژە چەکدار و تانک بوون، نەها بە ئۆتۆمبیلێن سڤیلانە جارەکە دن قەرەباڵغ دەبن. تەوی گۆگوهەرتنا دێموگرافی هاتیەکردن و دەنکێ دوکاندارانە bi zimanê عەرەبî bilind dibe. Lê tevî weyekê ew Kurdê kariye vegere mala xwe, jiyana xwe li wan cadeyan jî dibîne. Rojên Remezanê li Efrînê bi heman germayiya li bajarên din derbas dibin. Tu dikarî qalibên qeşayê li gelek dukanan bibîne. Lê li gor got xelk behsê dikin, hebûna fêkî û keskayetî bi rêjeyekê baş bûye. وضعية عفرين فرنده يعني وفر تغيرات شايبين يعني وخلق فتيل مول ونظام هاي وفرتشت هاي ووضعي ما ومثلا حياة أمنية وخضرة فر أمنية وفرتشت أمني. پشتی افطارê xelk berê xwe didin parkan ta bêhna xwe vedin. Li Efrînê bi sedema keş û hewaya çiyayî şevên wê bi hênîkî derbas dibin. û zarok bi heza xwe piştî tirsa revê û koçberiyê bi hev re dilîzin. Ji meha adara borî ve Efrîn ketiye dibin kontrola artêşa azad û ya Tirkiye. Heta niha hin astengî hene hember vegera Kurdan ji bo malên xwe. Gelek caran jî di navbera artêşa azad û xelkên deverê şer durust dibe. Piştî got artêş xwestiye desteyne ser malên wan. Ji bilî got gerek caran jî Tirkiye nehiştiye xelkên Ghûta Gol Efrînê bi cî bibûn vegerin Şamê. ئەچینە یەکەمی پاشیو و باس لە لێبوردەیی دەکەین لە مانگی ڕەمەزان و لەگەڵ نزیکبوونەوەی ڕۆژەکانی جەژن بە تایبەت لە ناو خەڵکدا کللتورێک هەیە خۆشبەختانە، هەرچەندە لە چاو پێشتردا خەڵک ئەڵێن کە کاڵ بۆتەوە، بەڵام هێشتا بەردەوامی هەیە کە ئەویش داوای لێبوردنکردنە یان لێخۆشبوونە لە یەکتر و بوونی ئەم ڕۆحیەتە چەند واکات پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێزتر بێ و کاریگەری چی ئەبێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئێمە مامۆستا حەسەن قادیانەیی، پێشنوێژ و تارخوێنی مزگەوتی قازی محەممەد لە هەولێر. مامۆستام کاتە دوار زۆر بەخێر بێ. سپاس بۆ زێناب تۆ کاتی بەڕێست و بینەرانیش باش. بەڵێ بینە سەر لێخۆشبوون و لێبوردەی لە ئاینی ئیسلامدا چۆن باس کراوە؟ بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان. سڵاو لە بەڕێست و تەواوی بینەرانی ئێمە. ئومێدەوارین خوای گەورە تاعەت و ڕۆژ و ماندووبوونی مسلمانان و میلەتی کورد قبول بکە، بە تایبەتی لەو دە ڕۆژانەی ئاخیری کە خەڵک ماندوو و تاعەت و خواپەرستیە کا. بێگومان ئێمە واین لە دەشەوەکانی ئاخیری ڕەمەزان و هەر لەو ڕۆژانەش بالموناسەبە ساڵ وەگەڕی فەتحی مەکەی تێدایە کە لە 20 ڕەمەزان کراوە، ساڵی هەشتی کۆچی لە 20 ڕەمەزان کراوە و لەو ڕۆژانە یعنی 22 23 بەردەوامی هەبووە. هەر لەبەر ئەو مناسەبەتە گەورەترین دەرسێکە لە ژیانی پێغەمبەر وەرگیراوی بەڕاستی لە فەتحی مەکەدا هەبووە، کاتێک کە پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم دوای ئەوەی ئەم شارە ئازاد دەکا، دوای دابڕانێکی زۆر ئاوارەبوونێکی زۆر، اینجا دەگەڕێتەوە شارەکەی خۆی و زێدی بە پیرانی خۆی وەچ ئەم شارە ڕزگارەکە و ئەوانەی کەوا پێغەمبەریان لەوێندەرێک پێشتر دەرکرد بوو ئەزیەتیان دابوو، خۆی و یارە بەڕێزەکانی و ممتلەکاتیان هەموو دەست بەسەردا کرد بوو. خەڵک تەوەقوعی ئەوەیە کرد کە پێغەمبەر صلی الله تعالی وسلم خۆی و یارە بەڕێزەکانی لەگەر گەڕانەوەیان بۆ شاری مەکە مەزبەحەیەک لە بۆ ئەو خەڵکە دابنێ، چونکە تۆڵەی چەندین ساڵیان لێ بکاتەوە، تۆڵی ئەو هەموو خەڵکە بە نەحەق کوژراویان لێ بکاتەوە، کەچی پێغەمبەری خوا گەورەترین نمونەی مرۆڤ دۆستی و لێبوردەیی نیشانی دنیادا
و ئەم هەڵوێستەی ئەبێ بە هەڵوێستێکی مێژووی تاریخی بەو خەڵکیی مەکە دەرێ ئێوە تەوەقوعی چ لە من لەکەن چتا لێ بکەم ئەوانیش دەرێن دوای ئەو هەموو ئەزیەت و ئێش و ئازارە ئەوانیش دەرێن وەڵاهی ئێمە تۆمان بینەوە پیاوێکی گەورە و مەزن هەرواش دەمینیتەوە ئینشاڵڵا پێغەمبەر پێیان دەفەرمی اذهبوا فأنتم الطلقاء بڕۆن هەر هەمووتان ئازادن ئەم دەستەواژەیە اذهبوا فأنتم الطلقاء خۆی مەفروض بوو بوێ بە شیعارێک و دروشمێک لە بۆ تەواوی مسلمانان چ لەلایەن حکامەوە چ لەلایەن هەر تاکێک و تاکێکی مسلمان و باوەڕدارەوە چکە ئێمە باس لەوە ئاکەینەوە مسلمانی شوێن کەوتوی ئەو پێغەمبەرین حەیفێ نمونە جوانەکانی پێغەمبەری خوا کە لە ژیانی خۆیدا ڕوویداوە نەبن بە نمونەی باڵا لە بۆ ژیانی ئێمە بەرجەستیان نەکەین لە ژیانی ڕۆژانی خۆمان یعنی من چم کرد ئەگەر وەکو مسلمانێک لە هەندێک خۆڕەوشت و ئەخلاقیاتی جوان چاوم لە پێغەمبەر نەکرد ئێمە باس لەم ڕۆژانە لەم ساڵوەگەڕی فەتحی مەکە داین مەفروزە ئەم ڕوحیەتە لە ناخی خۆمان زیندووکەینەوە چ شتێک وای کرد ئەو پێغەمبەرێکە ئێمە بە هیوای ئەوە دەژین لە قیامەت لە دنیا لەسەر سنتەکەی ئەو بژین و لە قیامەتیش لەگەر ئەو داخلی بەهەش بین کەچی ئەو پێغەمبەرەوە چی شتێک وای لێ کرد ئەو هەموو خەڵکە دوژمنەی خۆی بە یەک وشە ئازاد بکە و ڕزگاریان بکە کەچی بۆ منێکی مسلمان ناتوانم یەک نەفەر کە ڕەنگە بە هەزارێکی پێغەمبەریشی لەگەر نەکردم لەوەی قوڕیشەکان لەگەر پێغەمبەریان کردیا ناتوانم ئازادی بکەم باشە لەو ڕوانگەی کە ئەم نمونەیە هەر کەسێک هەر مسلمانێک بیاوێ سوودی لێ ببینێ ئەتوانێت لە هەر تاوانێک هەر گوناهێک کە بەرامبەری کراوە خۆش ببێت یان ئەبێت بێگومان ئێمە ینی هەندێک تاوان هەن عقوبات و سزای یاساییان هەیە و هەندێک تاوان هەن ئەبێ مثلەن کەسێک زیانت پێ ئەگەینێ ماڵت دەخوا بێ ماڵەکەت بداتەوە باقی تر یعنی لێخۆشببوونی معنەوی کەسێک قسەیەکی ناخۆشی پێگوتووی قسێک غەدری لێ کردووی بە جۆرێک لە جۆرەکان طبعا دوای ئەوەی غەدرەکەت ئەداتەوە ئەبێ ئەو ڕوحیەتت تێدا هەبی وەکو مسلمان من پێشتر باسم کردی ئەنی چ شتێک باشە بۆ من ناتوانم وەکو مسلمانێک ساڵ و پێغەمبەرە نازارە بکەم ئەو هەموو خەڵکەی بووری بۆ من ناتوانم نەیارەکانی خۆم هیچ هۆکارێک هەیە بۆ ئەوەی کە بۆ ئەو کەسانە ناتوانن پێگومان دینداری و خواپەرستی و ڕێبازی پێغەمبەر لای مسلمانان کاڵبۆتەوە یعنی خەڵک یعنی دەتوانم برێم وەکو پێویست پابندین بە ڕەوشتە جوانەکانی پێغەمبەر تەمان گەورەی ئیسلام لە چدایە گەورەی ئیسلام لەوەدانیە تۆ تەنها نوێژەکەی ڕۆژ و ئەگری بەڵام هیچ لە مەفهوم و لە مەغزا و معنایەکانی ناگەی گەورەی ئیسلام لەوەدایە خۆی ئەبینیتەوە تۆ بتوانی لە ڕەوشت و ئاکارە بەرزەکان چاو لە پێغەمبەرەکەت بکەیت وەکو ئەو دڵگەورەبی وەکو ئەو بە ڕوحم و بەزەیبی ئێمە لە مجتەمەعێکداین ڕۆژانە خەڵکە بینین لەسەر چێکتریە کوژن خاتون لەسەر کەرەبابێک دوسێ کەس کوژدا و دوسێکە بریندار بوون لەسەر کەرەبابێک لەسەر هۆرنەیەک زەلامەکە کوژدێ لەسەر فولایی تێک زەلامێکە کوژدێ ئەمە چییە؟ ئەمە مسلمانەتی و دیندارەتیە پێغەمبەر وا بووە پێغەمبەر ئەو ئافرەتەی کە لە خەیبەر ژەهری لۆ پێغەمبەری خوا لە گۆشت کرد ویستی شەیدی کە پێغەمبەر بانگ بهینیانە خزمەت پێغەمبەری خوا قاتیلی خۆیتی ئازادی کرد گوتی بڕۆ گەردەنت ئازابێ خوا حافیز یعنی قاتیلی نەفسی خۆی کەچی تۆ من وەکو مسلمانێک ئەگە نەمتوانی لە قسەیەکی ناخۆشی بەرامبەرەکەم لە جنێوێکی لە هەڵوێستێکی ناشرینی لە مووقیفێکی لە سوء تەفاهومێکی خۆش ببم ڕاستی مانای وایە من بە هیچ شێوازێک ڕێگای و پێغەمبەرم نەگرتوتە بەر کە من وا ئەزانم نسبەتێکی زۆری عالەمی ئیسلامی ئیمڕۆ دوورن لەم ئەخلاقە بەرزەی پێغەمبەر ئەو کەسانی بۆ ماوەیەکی زۆر دڵگرانە بن لە بەرامبەر کەسە نزیکەکانی خۆیان لە کۆمەڵگەل لەگەڵ ئەو کەسانی مامەڵەیان لەگەڵاکەن واتە ناتوانن لێیان ببورن ئەم کەسانە ڕوبەڕووی هیچ سزایەک ئەبنەوە بێگومان پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم فەرمایشتێکی هەیە دەفەرمێ هەر کەسێک لە 3 ڕۆژ زیاتر قسە لەگەر برا مسلمانەکە یان خوشکە مسلمانەکەی نەکە خۆی لێ بگری خوای گەورە دەرێ کردەوەکانی هیچ لێ قبول ناکە دەفەرمی ئەنظیروا هذین حتى یصطلحا مۆلەتی ئەو دوانە بدەن لێیان گەڕن هەتا ئاش هەبنەوە کەی ئاش بوونەوە اینجا کردەوەکانیان بەرز بێتەوە بۆ ئاسمان بە تایبەتی ئێستا ئێمە واین لە دەشەوەکانی مانجی ڕەمەزانی پیرۆز هەمومان نەزانین مانجی ڕەمەزانی پیرۆز سەید الشهورە گەورەی هەموو مانگەکانە لە ناو ڕەمەزانیش دەڕەشەوەکانی ئاخیری لە هەموو مانگەکە گەورەترە لە ناو دەشەوانش لەیلەة القەدری تێدایە خەیر من ئەلفی شەهر خوای گەورە خۆی ئەفەرمێ لە هەموو یعنی خێری زیاتر لە 1000 مانجی ئەم
فرسەت وەرگرتن و ئیستغلالکردنی ئەم شەوە پیرۆزە لەم دەشەوانەی ماوە ئێستا هەفتەیەکمان ماوە لەم هەفتەیە ئیستغلال ناکرێ ئەگەر تۆ زمینە سازیەکی دەرونی ئیمانی و باوەڕی باشت بۆ خۆت نەکرد بێ ئەم حەدیسەی پێغەمبەری خوا ترسناکە ئەبێ مسلمانان لەم دەشەوانە خۆیان دڵی خۆیان لە کین و لە بغز و حەسادەت بەرامبەر بە براو خوشەکانی خۆیان پاگشکەنەوە اینجا ڕووبکەنە خوا هەندێک جار هەیە ئەم عاجزبوونە یان ئەم قسە نەکردنە لەناو خودی خێزانە لە نێوان دوو هاوسەرە ژن و مێردن لێکەوە قسە ناکەن لەوانەیە بە مانگ تێپەڕێ منداڵە لەگەڵ دایک و باوکی خۆی قسە ناکە یان بە هەمان شێوە کەسی نزیکن پێکەوە قسەیان نییە تەبعاً ئەگەر نزیک بن خراترە جام بەسم پێی ئەوە بوو ئەمە هەمومان دەڵێن ڕەمەضان ئەوەلوه ڕەحمەتە ئەوەلەکەی ڕەحمەتە ناوەندەکەی مەغفیرەت و لێخۆشبوون ئاخیرەکەش ڕزگاربوونە لە دۆزەخ مسلمانان بە ڕۆژوون بە هیوای ئەوەی من تازە بۆ جەنابتم خوێندەوە بۆ بینەران وتم پێغەمبەرە فەرمێیە خوا دەفەرمێ ئەو کەسانەی کە دوو قسە لەگەرێکی ناکەن لێک زوێرن کردەوەکانیان ڕاگرن هەتا پێک دێنەوە ئاش دەبن و هەتا ئێستەلیحا هەتا سوڕا دەکەن کەوا بۆ ئەکە کەسێک بە تەمای ڕەزابوونی خوا و عیتق من النار بێ بە تەمای مەغفیرەتی خوا بێ ئەبێ بەڕاستی دڵی خۆی پاگش کاتەوە خاوێن کاتەوە اینجا تەماشاکە حەزەتی عایشە بە تایبەتی لەو دەشەوانە دەزانی بە پێغەمبەری خوای فەرمووتی ئەی پێغەمبەری خوا ئەگەر باشە ئەگەر من گەیشتم بە لەیلەت القەدر ئەو شەوەی من تێی دانیشتم لەیلەت القەدر بوو ئەو شەوە گەورە بوو چ بڕێم باشە چ بکەم بزانە پێغەمبەری خوا چی فەرموو فەرموو یەک قسەی فێر کرد یەک دروشم کە مسلمانان هەمووی بەزار دەیرێنەوە بەس بە کردار ڕەنگە لەی دوور بن وتی برێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا ماش ئەمە وستەی ڕستەی فێری ئەم خاتونە بەڕێزە کرد وتی برێ ئەی خوایە تۆ عەفووی و عەفوت خۆشەوێ لێمان خۆش بە کەوابوو من لەو شەوەیە هەمومان ملزەمین بەچ برێم ئەی خوایە تۆ عەفووی و عەفوت خۆشەوێ کەوابوو من داوای عەفو عام لە خوا ئەکەم لە گوناهەکانم خۆش بێ کەچی من خوشکێکی خۆم هاوسەری خۆم منداڵی خۆم نەبورم بشرێم خوایە تۆ من ببوورە ئەمە دەست یعنی دووفاقیتێک لێرە ڕوئەدا من داوای عفو عام لەو هەموو گوناه و تاوانانەی کە کردومە لە ساڵێک بکەم لەو شەوە پیرۆزە کەچی خۆم ئامادە نەبم لە قسەیەک لە سوء تەفاهومێکی برایە خوشی خۆم ببورم ئەمە یعنی بەڕاستی ناکات ئینداری و ئیسلامەتی بۆیە ئەتو کاتێک کە داوا لە خۆ ئەکەی بمبورە خوایە تۆ عەفووی و عەفوت خۆشەوێ من عەفووکە ئەبێ تۆ خەڵکت خۆشتر عەفوو کردبێ تۆ ئەم نمونەیەت لە واقعی ژیانی خۆت پیشانی مسلمانان و خەڵکی تردا بێ بۆ ئەوەی خوای گەورەش بەزیت ئیرحەموا من فی الأرض يرحمكم من في السماء خوا پێغەمبەر دەفەرمێ ئێوە ڕحم بە خەڵکی زەوی بکەن ئەوەی لە ئاسمانە کە خوای ڕحمتان پێ دەکا تۆ نمونە بە تۆ بە خۆت ئەتوانین ڕحم بە خۆت بکەی چۆن ئەتۆ ڕحم بە خەڵکی تر بکەی ئۆتۆماتیکیان خوای گەورە ڕحمت پێ دەکا باشە ئەگەر بە ورتر باس لەوە بکەین پاداشتی کەسانی لێبوردە و بەخشندە چییە؟ خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ ولا تستوي الحسنة ولا السيئة چاکە و خراپە وەکو یەک نییە ادفع بالتي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم أو كسيك لجرد عداوتها أبي بيكي بدوستي خوتي يعني كاتك لجري عاشت بيه وتساكي لجركي وكو أبيتا دوستي شي زور نزيشي خوت لكوتايا خواجر اسمه دري وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم كذا تواني خلشي ببوري أو كخاون بەشێکی زۆر گەورەیە ئەوەی خاوەن ئیرادەیەکی بەهێزە ئەوەی خاوەن عەقڵێکی گەورەیە یعنی هەموو کەسێک ناتوانێت خەڵک ببورێ کەسێک ئەتوانێت خەڵک ببورێ کە عەقڵێکی گەورە هەیە کەوابوو پاداشی ئەو کەسانی کە خەڵک ئەبورن مادەم تۆ خەڵک ئەبووری بێگومان ئۆتۆماتیکیان لە مقابل لە خوای گەورەش تۆ ئەبووری خوای پێغەمبەر خوێنمانەوە دەفەرمێ ئیرحەموا من فی الأرض حتى يرحمكم من في السماء ئەتو کە ڕحمت بە خەڵکت کرد خەڵکت عەفو کرد ئەوەی لە ئاسمانە کە ڕەب العالەمینە بێگومان ڕحمت پێ دەکا و بەزەی پێدا دەیتەوە بۆیە دەبینین گەورەترین سیماتی پێغەمبەر ئەوەی صلی الله تعالی وسلم ئەو ئاکار و ڕەوشتەی کە زال بۆ بەسەر تەواو و پانتایی ژیانی پێغەمبەری خوا چییە سیفەتی لێبوردەییە زۆر لێبوردە بووە بەرامبەر بە خەڵکانی تر پێغەمبەر صلی الله تعالی وسلم ئەو کەسێک کە حەمزەی مامی خۆی لە هەموو کەسێکی زیاتر خۆشەویست لە هەموو کەسێک خۆشەویستتر بوو لە لای پێغەمبەری خوا حەمزە بوو بربڕەی پشتی پێغەمبەر و ئیسلامەتی بوو لە وەختی خۆیدا ئیمامی حەمزە کەچی چون حەمزەیان شەهید کرد و لە حودا تەمسیلیشان پێ کرد و جوسەکەشان ناشرین کرد پێغەمبەر کە بینی دەستی کرد بەگریان بۆ هیچ کەسێک ئەوەندە نەگریە وعدی داگوتی ئەمش ئەبێ ئەوجارە هەفتا کەسیان وا لێ بکەمەوە ئەوەندە عاجز بوو بەڵام لە ئاخریشدا خوای گەورە ئاەتی ناردە خوارێ پێغەمبەری خوا فەرمی سەبر دەگرن و
لە بکوژەکەشی خۆش بوو بۆیە ئاکاری لێبوردەی لە ژیانی پێغەمبەری خوا زۆر ڕەنجی داوەتەوە قەتیش ئینتیقامی لە خەڵکی نەکردەوە ڕوحی ئینتیقام لای پێغەمبەری خوا نەبووە ئەگەر ئینتیقامی لە هیچ کەسێک بکردباوە ئەوە لە خەڵکی مەکەی بکردباوە بەڵام پێغەمبەری خوا پێیان دەری اذهبوا فأنتم الطلقاء هەمووتان ئازادن ئەم نمونەیە نمونەیەکی زۆر عەزیم و زۆر گەورەیە کە جێگای خۆیەتی ئاماژەی پێ بدەین بەو مناسبەتە لە میلەتی کوردیش لە بەهاری 1991 میلەتی کوردیش هەمان شتمان لەگەڵ عەرەبەکان کرد ئەو هەموو جێی شەهائیلە لە کوردستان ماوە خوا هەڵناگرێ پێمان گوتن اذهبوا فأنتم الطلقاء ئەو هەموو جێی شەمان ئازاد کرد بۆیە ئەبێ بەبەردەوامی ئەم ڕوحیەتە لە ناخی تاچی مسلمان بوونی هەبی دەزانی ئێستا ئەم کوێرەوەریە کە ڕووی لە وڵاتی ئێمە کردیا ئەو نەهامەتی ڕووی لە وڵاتی ئێمە کردیا خاتون ئێستا ئەو دڵ ڕاوچەی لە وڵاتی ئێمە هەیە ئەو جەوە ناخۆشە سیاسی کە لە وڵاتی ئێمە بوونی هەیە هەموو هۆکارەکەی چیە هۆکارەکەی ئەم ڕوحی تەسامح ڕوحی لێبوردەیە یعنی ئەم حیزبە ناتوانی لە یەک زەللا لە یەک لێدوانی حیزبەکەی بەرامبەری خۆش بێ گرنگ نییە بەلایەوە ملت چی بەسەردێتی بەسەردە مشکلە نییە گرنگ ئەوەیە ئەو قسەی پێگوتیە مووقفی بەرامبەرەوەی ئەو هاووە ئەبێ ئیلا ڕەدی بداتەوە خراپە بە خراپە خراپەش بە خراپە نەتیجەی خراپی بەدواوە دادێ ئێمە حتا تاک لەناو ئێمە تاک دین ئەهلی دین دیندارەکان ئەبێ ئەم ڕوحیەتە لە ناو کۆمەلگای خۆمان زیندووکەینەوە زیندوی نەکەینەوە مەسیر و ئامانجی ئێمە خراپتر و خراپتریش دەبێ دەبینین ئێستا لەوێ ڕای ئەوەی هەرچا دەوری ئێمە دوشمنە هەرچا دەوری ئێمە دوژمنی میلەتەکەمان باش باش ئەمە ئازانین هەموو تاکەشیش و هەموو حیزبە و لایەنێک و کەسایەتێکی سیاسیش ئەمە ئازانی کەچی ئامادەنین لەبەر خاتری بەرژەوەندی باڵا و بەرژەوەندی میلەتەکەیان لە یەک زەللا لە یەک زەلات لە یەک ینی هەڵوێست لە یەک مووقفی یەکتری خۆش ببن هەتا واقعیان خراپەمان بەسەر هات کە بەچاوی خۆمان بینیمە بۆیە ئەبێ ئەم ڕوحیەتە لە ناخی خۆمان زیندووکەینەوە یەکەم جار ئەبێ لە ناخی تاک اینجا دوایە لە ناخی خانەوادە یعنی پێویستیمان بەچەیە پێویستیمان بە ئاشتەوایی تاک لە نێوان تاک و پێویستیمان بە ئاشتەوایی خانەوادەشەیە کە جەنابەت باسی کرد ژنومێر لەگەر یەکتری زۆرجار ناتەبان ئێمە ئەبێ با لەو دەو شەوانە بە عائیلە لەگەر یەکتری ئاش بینەوە اینجا کۆمەلگا ئەبێ ئاشبوونەوەی بکەین کاکە ئەمە بۆ لەگەر هەریەکە و بەریدە لای ئەژیدا بیاریەکە و لەسەر حەبلێک گەمە بکە هەریەکە و بە ئاوازێک بخوینی ئەخر ئەم تەفرەقەیە نەتیجەی خراپی دەبێ اینجا پێویستمان بەچ دەبی پێویستیمان بە ئاشبوونەوەیەکی سیاسی دەبی لە هەرێمی کوردستان و یەکتر عفوکردن و یەکتر بەخشینێکی سیاسی لە هەرێمی کوردستان کە بەرەو پیری جێژ نەچین بەڕاستی میلەتی کورد ماندی بووە لە دڵڕاوچێکی زۆر ناخۆشەسی و جەژنیشی بەسەردادێ ئەم ڕەمەزانە پیرۆزە باچی تر خەڵک بێتاقەت نەکەین هەوڵ دەین عفو عامێک بۆ یەکتری دەربکەین ئەگەر هیچ نەبیکا کە لە پێناو بەرژەوەندی خۆمان ئەگەر لە خۆش ناترسین ئەگەر ناشتوانین وەکو پێغەمبەر بین پێغەمبەر دوژمنی بابکوشتی خۆی ئازاد کرد ئەو هەموو خەڵکەی مەکەی کە ممتەلەکات خوێنی مسلمانان هەموو حەلال کرد بوو ئەو هەموو خەڵکیان کوشت هەمووی عفو کردن کەچی تۆ نەتوانی حیزبێک کە خەباتی شاخت پێکەوە کردیە کە چارەنووسان پێکەوە تاریختان یەکە ناسنامەتان یەکە ئەرز و خاک و نیشتیمان و ئایندە و داهات و دوژمنتان هەموو یەکە ناتوانی لە یەک مووقف عفو بیبەخشی ناویشت لە خۆ ناوە ئینسان و مسلمان و نازانم چی ئەو دروشمە زەق و بریقەدارە و دیماگۆزیانە ئەمە باش نییە مسلمانی ڕاستەقینە ئەبێ ڕوحی لێبوردەیی هەبی و ئەم لێبوردەیەش ڕنگ بداتەوە لە حیاتی ڕۆژانەی جار لە حیاتی ڕۆژانی کۆمەڵایەتی بی دینی بی سیاسی بی لە هەر مەجاڵێکدا باشە مامۆستا لەگەڵ بەردەوامە بین هەر لەسەر تەوەرەکەمانە چینە سلێمانی و پایامنێرمان کاروان ڕەحمان لە سلێمانیەوە لە یەکێک لە مزگەوتەکان لەگەڵمانە کاروانم کاتت باش پێمان بڵێ شەوانی قەدر و ڕەمەزان و کۆتاشەوەکان چۆن بەڕێکرێ و تەوەری ئێمەش لەسەر لێبوردەیە چەندە ئەمە وەکو هەلێک و دەرفەتێکە بۆ خەڵک ئەگەر دەرفەت هەبوو پرسیار بکەی بۆی لێبوردە بن بەرامبەر بە یەکتر بەڵێ سڵاو لە تۆ لە بینەرانی کوردستان 24 لە مزگەوتی عوسمان ئاغام لەگەڕێکی مامۆسایان لە شاری سلێمانی لە 23 ڕەمەزان کێکێکە لە شەوە تاکەکان مسلمانان لێرن ئەوێ ستایش و عیبادەتی خۆیان بکەن و شەوی قەدری پیرۆز بە نسیبی خۆیان بکەن کەسانێک لێرن هاتوون کاک حاجی سڵاو لێبێ چۆریت باسی لێبوردنەکەین ئەتاسەنە پێویستە مسلمانان بەرامبەر یەکتر لێبوردە بن بەخشندە بن بەرامبەر یەکتر بەرەو جەژن نەچین خۆی دینی ئیسلام یعنی لێبوردن ئەگە هەر غەرەز و شێکی هەبێ ئەگە لێ ببووری معناوێت تۆ مسلمانی ئەگەر شتێکی کردە بێ بەرامبەرت تۆ پێشکەوە تۆ لێ ببوورە ئەنی هەتا بڵین پاڵێکی پێوە نابێ عاجزێکی کردبی
تێگەیشتی لێی ببووری معنای تۆ خێرێکی گەورەت گەیشت لێبوردەی لە گەورەیەوە بەڵێ بە گەورەی لێبوردی بە گەورەوە یعنی لێ ببووریێنیت معنی هەموو شتێکی گەوری خۆت خۆش لێت قبوڵەکە کاک حاجی کەس هەیە یعنی لە ژیانی جەنابێت لێ عاجز بوو بیان لە کەسی عاجز بووبی لێرەوە بڵێ ینی ببورێت لێ خۆش بیت بەڵێ بووە هەتا من ڕۆژ دەنگم زۆر خۆش نییە بەڵام پێویستی کرد کەسی لەنە بوو بانگ بم بەڵێ خۆم بیستمەوە ئەو مسلمانە وتبووی یاخۆ قڕقڕەکە دووشک بێ بەڵامترمی چوون بۆ لای وتم وادو وتوەتی بەڵێ وتم دای گەرن خۆش وازامێ گەرنە ئازا کرد ئەرخوا گەی لێ ئەوەی جۆم بەڵێ وتمەوە گەرن خۆش وازابێەوە گەوری خۆتە بەس کەسی لێنەوە دوای دەخوایەتی وڵایی خۆزانی غەڵەت بووم تۆ قەیچێکە کاکە جەرمن لە تەوە بورم لە توش ببوورێ زۆر سپاس کاک حاجی دەستی خۆش بێ ئەخوا لێرش ئەگەر کاکزانە هاوکار بێ گەنجێکی زۆر هەتا مناڵانیش لێرن لەناو مزگەوتن ئەیانەوێ بەشدار بن لە شەوانی قەدری پیرۆز لێرە کۆبوونەتەوە تەنانە زۆریان ئەیانێ ڕوبەڕووی کامێرای کوردستان 24 بخۆیان ببینەوە بۆ ئەستن و لێرێش مامۆستا سیروان عەبدولسەمەد شارەزای گەشەپێدانی مرۆیی لەگەڵ مەبێ مامۆستا سیروان سڵاو لە جەنابی شبێ لە مزگەوتی و جۆمان لە کۆمەڵی وتی جەناب بوو کە چی بکە مسلمانان یعنی دوای ڕەمەزانیش سارد نەبن لە عیبادەت تەوەرەکەش لێ خۆشبوونە لە 23 ڕەمەزان پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێتە مەکە لێ خۆشبوونێکی گشتی ڕاگەیەنێ پەیامی جەنابەت چییە بەڕاستی کە مسلمانان بەرامبەر لێ خۆشبوون و لێبوردەییان هەبێ و لەمان کاتدا بەرەو جەژن ڕووین بسم الله الرحمن الرحيم طبعا بيامي إسلام بيامي لبردية براسي وأخوة جل جلاله هر القرآن أفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم فاعفوا واصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم فاعفوا لبردبن واصفحوا بري تازيش هلا نوا أي حزناك خواليتان خوش بيت يعني أم خوا جل جلاله أيويت خوا أيويت والله يريد أن يتوب عليكم وكشون أيوت باكمان كاتو ولا جناه تاوانا كان أم مواسم أم نفحات بون عبير خوشي بون أردوين كرمضان وهم أتخصات نيتر بهمان شيء وش براسي بي خوشة بي باشا كلناوي كيشا برايتي بكين أم برايتي كلتورة أم لبردية براسي كلتورة عراقية كان كرد كان هەمومان دەست نەگرین بەم کللتورەوە نەگەڕێنەوە بۆ کللتوری لێبوردەیی بەڕاستی ناتوانین بەسەر تائیفیەتە بەسەر خێڵچێتیە بەسەر عەلەم و بەیداغ و حیزبایەتیە بەسەر کۆمەڵێک گروپ و تاقم و نازام ئەم شتانە هەموو ئەمانە ئەبێ بتوێتەوە لە بۆتەقەی چییە لە بۆتەقەی لێبوردەییە لێبوردی دوای ئێستا نەقسی ئەو لێبوردەیی و لێ خەشبوونە هەیە بەرامبەر یەکتر کەوای کردووە ئەو بۆشاییانە هەبێت دروست ببێ یان بۆشایی لە نێوان یەکتر دروست بێ کاڵبوونەوەی برایەتی هەبێ پێ دوایەوە هەیە بەڵە بێگومان هەیە و زۆر وەکو بڵێ زۆر ئاشکراشە زۆر دیارە لێبوردە نییە لێبوردەیی نییە ئێستا سێری دنیای فەیسبوکە دنیای تویتەر دنیای گۆڤار و ڕۆژنام و شتەکان تۆڕە کۆمەڵایەتەکان وا دڕقانە ینی ئێستا وا ڕۆچووە خەڵکان خزمان نزیک بەرامبەر یەکتر دۆست و برادرانی دێرین بەرامبەر یەکتر ڕەحم بە یەکتر ناکەن لە یەکتر خۆش نابن نەتەنانەت دژ یەکتی ژەوەستنەوە بوو ئەو جەفوەتە بۆچی ئەو جەفوەتە دووریە لە ئیمان دووریە لە بەهاجوانەکان دووریە لە ڕەسەنایەتی میلەتی کورد دووریە لە معانیە هیومان ئینسانیەت دین زۆر بەڕاستی فاکتەرێکی ئیجابیە بۆ ئەوەی کە ئینسان ئەم کولتورە بێنێتەوە ئارا کولتوری پێکەوە ژیان ئاعترافکردن بە یەک ڕێز لە یەکگرتن ڕقەمیت کاکە تۆش ئەوی تریش ڕقەمە ئەوی تریش پێویستە بەڕاستی وەکو بڵێ ئاوڕی لێ بدرێتەوە هەمومان بە یەکەوە جوانین هەمومان ئینسانیەت هەمووی بە یەکەوە جوانە هەموو دینەکان خوا جەل لە جەلالو ئەم هەموو دینەی ناردووە ئەم هەموو پێغەمبەرانەی ناردووە سەلامی خۆیان لێبێت بۆچی بۆ ئەوەی کە بەڕاستی پێکەوە بژین بۆ ئەوەی ئینسانەکان لێبوردەییان هەبێت وما أرسلناك إلا رحمة للعالمين نافرمي وما أرسلناك إلا رحمة للمؤمنين وما أرسلناك إلا رحمة للعالمين بو همو عالم جلوبالي بيت عالمي أم دينه براسي سپاس جنابی شتەکەم سپاس بۆ سیروان عەبدولسەمەد شارەزای بواری گەشەپێدانی مرۆیی لێرەش ئەم گەنجەم هەر لەگەڵ ئێسڵاو لێبێ جنابیش لەسەر هەمان تەوەرکە لە ستۆدیۆش باس لە لێبوردەیی و لێخۆشبوونە و بەرەو جەژنی ڕەمەزانە چین پێغەمبەر صلی الله علیه و سلم لە 23 ڕەمەزان کە چێتە مەکە لێخۆشبوونی گشتی ڕاگەێنێ تۆ بڵێ چیەگە نمونەیەکی خۆتم پێ بڵێ کەسێک هەبوو لە ژیانی خۆت
توی نیگەران کرد بێ یان تۆ ئەو نیگەران کردێ لێرەوە گرتنی ئازاکەی زۆر کەسەیە بەڵێ هەموو کەسی لە دنیا یەکێک بەرامبەر یا بەرامبەر یەکێک دڵیانەی لێ عادز بێ بەڵام ئەو کەسەر نیە سەرکەوتووە کە لێبوردەیی ئەبێ خۆی گەورە خۆی ئاەتی نارو قورئانی نارو بۆ مسلمانان کە لێبوردە بێ خۆی گەورە خۆی لێبوردەیە بۆی عەبدەکانیش بێ لێبوردە بێ بەرامبەر مسلمانان من لەوانەیە لە ڕۆژانە لە کای ڕۆژانەما یەکێک عازی کرد بێ یەکێک مادەس بێت لێرەوە ئەو کەسێک عازم کرد بەڵام گردم ئازاکە ئەوەی کە عازیشی کرد بەڵام گردنی ئازابێ نمونەیەکی دیار هەیە هەر ڕاستەخۆ لێرە پێی بڵێ بەبێ وینایی بێنی بڵێ لەسەر ئەو هەڵوێستت کە بەرامبەر تۆ نواندیێتی و باش نەبوو گردنی ئازابێ وەکو ئێستا تایبەت بڵێن نیمە بەڵام لەوانەیە هەموو بێ ئەو کەسێکە وای کرد بێ گردنی ئازابێ یاکێک بەرامبەر من ئەویش گردی من ئازاکەم میشە گردنی ئازاکەم تۆ ڕۆژهەڵاتەکان بەکارێنی زۆر نا زۆر نا بەڵێ چی وەکرد زۆر بەکارێنێنی وڵاهی لەوانەیە مەژوڵەتی کاری ڕۆژانم ئەو زۆرترین گرفت کە دروستە بێ لێوەیە وایە زۆر زۆر سپاس دەکەم دەستخۆش لەم لای قوڵکە بۆ جەنابیشت هەڵبەتە ینی باسی لێبوردن و لێ خۆشبوون خەڵکانێکی دیکەش لێرەن بەڵام دیارەکە تو دەرفەتەکە بۆ جۆرەیە کە هەر بۆنگە یەکتیفا بکەین و مسلمانان لێرە لە مزگەوتی عوسمان ئاغا ئەیانەوێ شەونیژی خۆیان ئەنجام بدەن و بەهۆی ئەم ڕاستەخۆی و هەندێک دواکەوتمە لێرە زۆر سوپاسیان دەکەم خوا لەوانی قبوڵکە و ئەگەڕێمەوە بۆ لای ئێوە کە زیندوێتیشی هیوادارم یا بێ بە تەوەری ئێوەش لەسەر لێ خۆشبوون لێبوردەیی کاروان ڕەحمان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بەڕێزان جارێکی ترە گەڕینەوە لای تەوەرەکەمان کە قسەکردن بوو لەسەر لێبوردەیی لەگەڵ مامۆستا حەسەن قادیانەی مامۆستا پرسیاری ئەوە بکەین کەسانێک هەن چەند جارێک داوای لێبوردن لە کەسی بەرامبەریان ئەکەن بەڵام ئەوەی بەرامبەر ئامادە نییە لەو کەسە ببوورێ ئەمە چۆن باسی ئەم دوو کەسە کراوە لە ئاینی ئیسلامدا پاداشت و سزای هەر یەکێکیان چییە؟ پێغەمبەر فەرمایشتێکی هەیە دەفەرمێ ئەگەر دوو کەس لە یەکتری عادز بوون یەکیان داوای لێبوردوونی لە بەرامبەرەکەی کرد یەکەم داوای لێبوردوونی لە دووەم کرد دووەم ئامادە نەبوو جارێک دووجار باوەشی بۆ بکاتەوە لەگەرێ ئاش بیتەوە فقط باء بإثمه وإثمها يعني گوناهی ئەو ئی خۆشی هۆردووک لە کەوتە سەر ملی کابرای یەکەم گوناهەکەی لەسەر پشتلا دەچێ هۆردوو گوناهەکە ئەکەوێتە سەر پشتی دووەم زۆر خەڵکمان هەن ئێستا لەناو مجتەمەعیمە لەناو خەڵکیمە هەن بەڕاستی خەڵکەکێ ینی خوڕەوشتی لە هەموو کەسێ هەڵسوکەوتی لە هەموو کەسێ بەس لە پێغەمبەر ناچێ لە فیرعونە چێ لە متەکەبیر و لوتبەرزەکانە چێ یعنی خۆی پێ عەزیمە خۆی پێ زۆر گەورەیە ئەمن ئەو کۆفی فلانی ما ئەم جارێشتر دەست لە دەستی فلانی نێم ئەم جارێشتی فلانی لەگە قسەی بکەم بسمەماری فلانی ئەو لە مستەوای من نییە ئەمە هەمومان بەشەرین سەید القەومی خادیمهم گەورە پێغەمبەر فەرمی گەورەی قەومی ئەوێ خزمەتکار بێ تۆ بەچی گەورەی کاکە هەمومان لە خۆرین هەمووشمانە بینە خۆر هەمومان بەڕووتی هاتوونەتە دنیا و بەڕووتیش ئەگەڕینەوە پارچەپەڕۆیەکمان لە بەعیبەی پێدا دەدەین ئەو لوت بەرزێت لە چییە من تەکەبەرە تەکەسەرە پێغەمبەر فەرمی ئەوەی لوت بەرزی بکات دەشێتەوە بێگومان یعنی تۆ پێویست بەوە هەیە بە خۆداچوونەوە نەخۆشیە تۆ پێت خۆت پێگەورەتر لە بۆ ئایا داوای لێبوردنکردن باش تۆ بۆ خۆت تەنەزولە یان پێغەمبەرەکەت ئەو پێغەمبەرە نازارە ئەو پڕی تەوازوئی بەرامبەر بە منداڵێک بەکارهێناوە بەرامبەر بۆ خەڵکی مەکە بەکاری هێنا هەمووی ئازادکردن جەنابەت بۆ ینی هەندێک خۆش پێ مسلمانە ڕەنگە نوێژ بکە خۆی پێ مسلمانە بەڵام ڕوحیەتێکی متەکەبیر لوتبەرز عنیف یعنی حیساب بۆ کەس ناکا کەس بە پیاو نازانێ کەس بە ژن نازانێ ئەوانی لە خوشکانی تر وای لێ بەس خۆی هەیە ئەوە ئەنانینە بەس ئەنە العولیا ئەنە العوظما ئەنە الکل هەر خۆی پێ هەموو شتا خەڵکی تری پێویست نییە ئەم خەڵکانە پێیان دەگوترێت ئەوانە نەخۆشی نەفسیان هەیە بەڕاستی پێویستیان بە شەماعیە و بە نەخۆشخانەی دەرونی هەیە چونکە ئەم تەبیعەتێکی نۆرمال یان تەبیعەتێکی کە تەبیعی بی ئەوەیە لێبوردەبی ئێمە ئەو برادران تازە قسەیان لەگەکرد لە مزگەوت هەموومان پێ دەڵێن ئیسلام دینی لێبوردەیە ئیسلام دینی ئێکاکە دەوەرە نمونەی باڵای لە ژیانی خۆت تەطبیقکە دەوەرە بزانم لێبوردەیەکەی تو ئەوەی لە ئیسلام فێر بووی چییە ئەدی مادەم ئیسلام لێبوردەیە دین لێبوردەیە بەش هەموو مسلمانین ئەو هەموو شەڕە مستێنە لە ئەو شەڕە و ئەو لوتی لەم لایە ئەم لوتی لەو لایە ئەو دەکوژێ و ئەو خۆدەوی ناگەنێەوە لە چێوە هات ئێمە مسلمان نینە فليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم فايدور فيلم ليبورد بن ليكتري خوش بن ناتانا يوم اللي تان خوش بن يعني أما نسي آيات القرآن بيروزا خواد فرمي أجر إيه ليبورد نبن منيش لقرت عن ليبورد ونابن ليبورد نابن عندي خلق من هي وعزاني أجر برام بركة خوي بوري يتأمل شكست بوابي تنازلا نخير أما تنازل نية بيغمبري خواد فرمي من تواضع لله رفعه الله ومن رفع وضعه الله دفرمي هر کەسێک لەبەر خاتی خوای گەورە ملکەز بێ لە بۆ خەڵک تەنەزول لە بە خەڵک بکە یعنی
میهرەبانی گەورەی بنوێنێ بەرامبەر بە خەڵک ئللا خی گەورە بەرزی دەکاتەوە بەڵام هەر کەسێک لوت بەرزی بکە لە دنیا ئللا خی گەورە لوتی ئەشێنێ هەر کەسێک خەڵکی پێکەم بێ و خۆی پێ زۆر بێ ئللا خی گەورە لوتی ئەشێنێ ڕۆژگارێک دادێ ئەو ڕۆناسبەی وای لێ دەکا کە یعنی بە حقیقت ببێ بە پند و عیبرەت زۆرمان بینیەوەنەوە لە ناو کۆمەلگا خەڵکیان پێویست نەبووە ویان زانیە بەس ئەوان شتن خی گەورە تووشی کارەسات و موسیبەتێکی کردینە هەرخوا بخۆی بزانانی تووشی چ بووینە ئێمە هەمووان بینیومانە فیرعونەکان هەمویان بردن تاغوتەکان هەمویان لە ناوچوون مانەوە بەقا بەس لە بۆ خۆیە لو كانت الدنيا تدوم لواحد لكان رسول الله فيها مخلدا اقل لو كسب على بو بيغمبر دبو عزيزكم اولد برزي وروح قوريد لتشي تشونو جوابي نكيد منكر ديوا دشي تناو قبل شي تاريخ عندي خلق هي دزاني سارخان دمري ازانتي لقر خويبا توربوني صدان خلق لقر خويبا تناو قبر مصيبتي قورا ليريا فراقي حقيقي عليريا كارثاتي قورا عليريا دمري توربون ودل عادزي صدان خشكو براي خود لقر خوا بينا وقبر او ان هم روج قيامتي يخد دقرن قردن تقرن ايمانيا للدوي دينيا للدوي نوجكتي اندوي ابي ثواب وباداش دين وايمان اخي خوتي بديتي لروج قيامت اقاد لخود بي لايستا ولا دنيا قردن عزايان يبكى اي بو مسلمان لا مسلمانان باش شي زور جرين لدابو نريتي كومالاتي اما اويا قردن مع زاكا قردن مع زاكا دتي تحج قردن مع زاكا رمضان دي قردن مع زاكا مثلا مناسبه شي بس دادي دري قردن مع زاكا نخوش بي دري قردن مع زاكا بو دري تزاني چکە دەزانی ئەگەر بەبێ گردن ئازاکردن بچیتەوە لای خوای گەورە موسیبەت ڕوەدا ئێمە هەمووان نەزانین خوای گەورە بەنی ئادەم ئینسانەکان کاتێک کە تاوانەکەیان دوو بەشە بەشێکیان لە نێوان خۆیان و خوایە بەشی دووەمیان لە نێوان خۆیان و ئینسانەکانە ئەوەی لە نێوان خۆیان و خوایە ئەوە لۆی هەیە خوای گەورە لێت خۆش بێ بەعفوێکی بەبەر عفوێکی ئەو دەکەویت و بە شفاعەتی پێغەمبەر بکەویت بەڵام ئەمەوەی لە نێوان تۆ و ئینسانەکاندایە ئەبێ گردن ئازایی لێ بکەیت بۆیە بۆتە کەلتورێک دەرێ گردن مازاکە لەوەی چووکە دەزانی لە ڕۆژی قیامەت ئەو کابرای ئەگە گردنی ئازا نەکردبی ئللا یەخت دەگری و دین و ئیمانەکە تیری و خێر و حەسەناتەکە لێ دەوێت چ هەندێک خەڵکی خێرەکە حەسەناتەکە نازانێەوە بۆ خەڵکی تریەکە بەخوا خەڵکێکی زۆر خوا پێداومان هەیە قوربانیەکە خێری زۆرەکە مزگەوتەکە بەڵام ئەو مزگەوت و خێر و حەسەناتی لە بۆ خەڵکی ترە دەزانی چۆن ئەزیەتی منیدایە لێی دایمە جنێوی پێدایمە تعدای لێ کردیمە ینی غەدری لێ کردیمە ڕۆژی قیامەتی خۆ من نارم کاکەوەرە لێم دەوە من لێ دێدەمە شەقێک لێ بدەم یان پارەم لۆ چییە خانوم بۆ چییە جاسوسی فەسادیم بۆ چییە ئەی چت دەوێ ئەو مفلیسی پێدەرێن خوای گەورە تەدرون مەن المفلس قالوا المفلس فينا من لا دينار له ولا درهم نا پێغەمبەر فەرمی وتی ئەزانن مفلیس چییە وتیان نە وەڵی پێغەمبەری خۆ مفلیس ئەوەی لای مە دینار و درهەمی نەبێ وتی نا وەڵا گەر وابی مفلیس گەلەکە من وتیان نەدی مفلیس چییە وتی ئەو مفلیس ئەو کەسەیە ڕۆژی قیامەتێ دیاتی بصلاة وصيام وزكاة دەیهێنن نوێژی هەیە و زکات و ڕۆژی و هەمووی هەیە بەڵام دەیهێنن قد ضرب هذا وأكل مال هذا وقذف هذا وسفك دم هذا جنێوی بەوەیدا لەوەیدا ئەوەی خوێنی ئەوەی بەنە حەق ڕێشتێ تعدای لەوەی کردی غیبەتی ئەوەی کردی دریوە ئێشاندیە گردنی خۆشی پێ ئازارەکە دەکردیە اینجا دەفەرمێ خوای گەورە دەیهێنی مثلا دڵی ئەوەی ڕازی دەکا بە نوێژەکانی دڵی ئەوەی ڕازی دەکا بە ڕۆژوەکانی ئیوێ ڕازی دەکا بە زکاتەکەی ئیوێ بە خێر و حەسەناتەکانی حتا هیچی نامێ دەرەگە هیچی نەما خەڵکی مافی خەڵکیشی بەسەرەوە بوو چ لێ دەکرێت تاوانی خەڵکی تر هەر دەگرن فرادەنێ سەر شانیوی ئەوە خەسیرە دنیا والآخرەی پێدەرێن ئەگە لە تویان پرسی چێ خەسیرە دنیا والآخرە ئەو زۆرە کەسانن لە دنیا زۆر خۆیان بە تەعاتۆمان دەکەن بەڵام مۆلەی ناکەن لە قیامەت ئیسفادەی لێ بکەن ئەمە خەسیرە دنیا والآخرە بۆیە تکاکەم لە مسلمانان ئەمە شەوی لەیلەتول قەدرە لەمڕۆ بەدواوە هەمووی لەیلەتول قەدر حیسابە ئاگاتان لە خۆتان بی دڵی خوشک و برایەکان مەڕەڕەجێن هەوڵدەن یعنی گردنی خۆتان بە هەموو کەسێک ئازاکەن بە تایبەتی لە هەموو کەس لە پێشتر چیە دایک و باوکە ڕجاء ثم ڕجاء دایک و باوک هەزارها خەڵک ئێستا ڕەنگە ئیوابی گوێ لە دەنجی من بی باش دەزانی دایکی باوکی لێ ڕازی نییە گردنیشی ئازا نەکردیا قورد بەسەر چ دەکەی لە ڕیضە لای فێ ڕیضە الوالدەین پێغەمبەر فەرمی ڕەزابوونی خوا لەگەڵ ڕەزابوونی داک و بابت دەیە ئەگە ئەوانت لێ ڕازی نەبن چێ لێت ڕازی دەبی خوا لێت ڕازی نابی بێگومان بورە مامۆستا حەسەن بینە سەر ئەو کەسانەی کە دەیانەوێت چۆڵە لە بەرامبەر بکەنەوە ئەو کات لێبوردە ئەبن یان ئەتوانن لەو کەسانە ببورن ئایا لە ئیسلامدا باس لە تۆڵەکردنەوە کراوە؟ ئیمامی علی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ قسەیەکی زۆر جوانی هەیە دەری ئەگەر تۆ بەس بۆ نمونە ویستت تۆڵە لە کەسێک بکەیتەوە عەفوویکە لەبەر چێ ئەو عەفووکردنت بکە بە نیعمەتێک بە شوکرانەیەک لە بۆ ئەو دەسەڵاتەی کە خوا پێداوی یعنی من ئەگەر دەسەڵاتی ئەوەم هەبوو غەدر لە تۆ بکەم تۆڵەت لێ بکەمەوە عەفوەن تۆڵی خۆمت لێ بکەمەوە
عفوت دەکەم دەرێم خۆیان زۆر شکر چکە لۆ ئەم عفوکردنم شکرانەی ئەوەمە کە تۆ ئەو دەسەڵاتت بە مندەیە ئەمن بە قوتم ئەو زعیفە غاندی کە نمونەی باڵەیە لە تەسامح و لێبوردەیی هەمومان نەزانین ئەیگوت هیچ شتێک لە لێبوردەیی زعم قورستر نییە بەڵام هیچ شتێک لە لێبوردەیی جوانتر نییە لە ژیاندا هیچ شتێک لە لێبوردەیی جوانتر نییە بۆیە ئەبێ ینی مسلمانان هەموو جۆدێکی خۆیان سەرف بکەن لە پێناو ئەوەی لە بەرامبەرەکە خۆیان ببورن بەڕاستی بەڵێ چی بکرێت بۆەوەی کە لێبوردەیی و بەخشندەی ببێتە کللتورێکی باوتر لە ناو کۆمەڵگەی ئێمەوەکو دوا پرسیار و دواوچێت وڵی چی بکرێ زۆر شت هەیە بێ بکرێ بەڕاستی ئێمە لە کوردستانەژین با باسی خۆمان دەکەین لە عالەمی ئیسلامی هەرگەڕێک ئێمە وەکو میلەتی کورد حقیقەتتان ینی لە وەزعێکی زۆر ناهەموار و باردۆخێکی ئاڵۆز داین پێش هەمومان ینی سوڵتا وڵات لایەنە سیاسیەکان یعنی ناکرێت فرامۆش ئەو قسە ئەمە فرامۆش بکەین بەڕاستی ڕۆڵێکی زۆر زۆر سلبی و ناشرینیان بینیوە لە چێ لە چاندنی تۆی دووبەرەچی و ناکۆشی لە نێوان هاوڵاتیان مەفروزە ئەگەر ئەوان شوا بکەن هاوڵاتیان خۆیان ئەمەیان هەبی یەکەم ئەبێ مسلمانە ئەبێ هاوڵاتیانی کوردستان باش لەوە تێبگەن ئێمە مسلمانین دینەکەی ئێمە دینی تەسامح و لێبوردەیە تۆ ئەگەر نەتوانی لە مسلمانێک ببووری تۆ ئەگەر نەتوانی چۆن نتوانین لە مەسیحیەک ببووری تۆ ئەگەر نتوانین لە مسلمانێکی هاودینی خۆت ببووری چۆن نتوانین لە بوزیەک و لە هیندۆسێک ببووری تۆ ئەگەر نتوانین لە داک و بابی خۆت ببووری لە خێزانی خۆت هاوسەری ژیانتە ببووری چۆن نتوانین لە دراوسێکی خۆت ببووری تۆ ئەگەر نتوانی لەگەر ئەوەی لە نوێ لە مزگەوت بەیەکەوە نوێژەکەن لە تەنیشتە تۆ ڕائەوەستی پێنج فەرزە قسەی لەگە ناکە نایبووری لەسەرەوەی تەنا ڕۆژی لە ڕۆژان مەسەرەن پانکەیەکی لەسەر کوژاندوتەوە ئەگەر تۆ نتوانین لەو ببووری چۆن نتوانین لە پیاوی گازینۆکان ببووری ئەزیزەکەم تۆ ئێمە ینی بگەڕینەوە سەر دینە ڕەسەنەکەی خۆمان کەلتورە جوانەکەی خۆمان پێشتر ڕوحی لێبوردەیی لە ناو ئێمە زۆر زۆر ئابووە بەڕاستی لە کەلتوری باوباپیرانمە زۆر ئەبووە ئێستا تەماشا دەکەینێ مجتەمەعێکی ناڕێک بەجێماین ئێمە بەجێمان هەم لە ئیسلامەتی بەجێمان هەم لە مرۆڤ دۆستی بەجێماین لە وڵاتانی ڕۆژئاوا بەجێماین تەماشاکە ئەوان ڕوحی تەسەموح پێی لە پێی دەنێ ئامسۆریت بۆ دەکا و داوای لێبوردنت لێ دەکا کەچی ئێمە ئەو ئینسانیەتمان تێدا نییە لە ئیسلامەتیش بەجێمان ئەو ئیسلامیەتەی کە زەمانی خۆی مجتمعی مدینە و مجتمعی سەحابە و دوای ئەوانیشەوە ئەوانی پێش خۆمان هەیەیان بۆ ئەو پڕی ڕوحی تەسامح کورە زەلامیان لێکریە کوشت بە ناکاوی پێی زوڵم بوو دینارێکی لێوەربگری دەیگۆ لەبەر خاتی خوای گەورە عەفوتەکەم ئەزانی چەند نمونەی باڵامان هەبووە ئێستا خەڵک بەدەست بە قەسی خۆی فراداتە پێش ساری خەڵکی بۆ ئەوەی لاقی وشتێ و کۆمەڵێک دەفتەر دۆلاری لێبەرداتەوە ئێستا خەڵک هەیە خوانەکە لەگەر لێی بقەومێ وەڵاهی بزنێکی لێ بکوژە دەرێ ئیلا بزنێکی وەک خۆمەوێتەوە سیارەی دعم کردێ سیارەی ژۆک و خۆمەوێتەوە ئەم ڕوحیەتە نابێت لە ناو مسلمانان هەبێ مسلمان ئەبێ ڕوحی تەسامح و لێبوردەیی هەبێ بەچی دەبێ بەتایبەتی بەرەو پیری جەشن دەچین بەڕاستی ئەبێ هەمومان دەست لە ملانەی لێبوردەیی و خۆشەویستی و مەحەبەت بکەین ئێمە بە خۆشەویستیەوە جوانین و ئەگەر ئێمە لەگەر یەکتری لێبوردە نەبین بەخوا خوش لەگەرمان لێبوردە نابی ئەگەر ئێمە لە نێوان خۆمانە ڕحم و بەزەی بە یەکتری نەکەین خوش ڕحممان پێ ناکە ئەگەر ئێمە ئەمڕۆ حیساب بۆ قیامەتی خۆمان نەکەین کە مردین بەیانی هیچمان پێ ناکرێ ئەگەر ئێمە ئیمڕۆ گەردەن ئازایی یەکتری نەکەین و سەری خۆمان سوک نەکەین لەوەی گەردەنی خەڵکی ئازادکەین کاتێککە توێ ناو قبر ئەو هەموو دەفتەرە ئەعمالە ناحەزیێت لەگەرە خۆ دەبێ قورت بۆ سەری چێتەوە چێ بۆ سافەکە کوڕەکانت کچەکانت نە بۆیە هەتا ئێمە ماوین لە دنیادا بە ئەفریای خۆمان بکەوین نوێژ و تاعات ئەو کاتە قبوڵە ئەگەر خەڵکت لێ ڕازی بێ ئەگەر خەڵک پێتەوە مرتاحبی خەیر الناس ئەنفعهم للناس سوودت هەبی بۆ خەڵک با خەڵک لە جێ سێبەرت بحەسێتەوە نەک خەڵک با بێدادیت لەبەر بکە لەبەرەوەی لە شەڕ الناس من خافه الناس اتقاء فحشه پێغەمبەر فەرمووی لە هەموو خەڵکێک خراپتر ئەو کەسەیە کە خەڵک لەبەر شەڕەکەی هەربێ ومێدەوارم کە ئینشاءالله لە کۆتاییدا خوای گەورە هەمووەم کە بە برای یەکتری بە خۆشەویستی یەکتری ڕوحی لێبوردەی و تەسامح و لێخۆشبوون لە نێوانمان زیاد بکە و ئەم شەوانەش تاعەت و خواپەرستی لە میلەتی کورد و سەرجە مسلمانان کە ئێستا مزگەوتەکانی شاری هەولێر و تەواوی کوردستان جمعی دێ لە نوێژ خوێنان ئینشاءالله خوای گەورە تاعەت و عیبادەت و خواپەرستیمان قبوڵەکە هەموو ڕەمەزانێک بەخێر و خۆشی بەسەر میلەتەکەمان دادەگەڕێتەوە ئینشاءالله. مامۆستا حەسەن قادیانەیی وتارخوێنی مزگەوتی قازی محەممەد لە هەولێر زۆر سپاس. دەستخۆش. دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا بۆ یەکەم جار بە ئامادەبوونی جاریت کۆشنەری زاوای و ڕاوێژکاری ئێوارەخوانێکی بۆ مسلمانانی وڵاتەکەی ڕێکخست. ترەمپ پێچەوانەی هەر کاتێکی دیکە لەو ڕێوڕەسمەدا ئاینی ئیسلامی بە ئاینێکی مەزن ناوبرد.
پێدەچێت سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ بێوێ گۆڕانکاری لە سیاسەتی خۆی بەرامبەر موسڵمانان بکە. ترامپ کە لە سەردەمی هەڵمەتی هەڵبژاردننی سەرۆکایەتی وڵاتەکەی و دوای هەڵبژاردنیشی وەک سەرۆک کێشەی گەورەی بۆ موسڵمانانی ئەمریکا و تەنانەت گیانیش دروست کرد، ئێستا دەیەوێت سوود لە مانگی ڕەمەزان وەرگرێ و جۆرێک لە ئاشتەوایی لە نێوان خۆی و پێکاتەی موسڵمانی نێو ئەمریکا ڕابگەێنێ. لەم بارەیەوە ترامپ ئێوارەخوانێکی بابۆنەی ڕەمەزان و ڕێکخست و لەو ئێوارەخوانەشدا جیا لە ژمارەیەک موسڵمان کە لە ئەمریکا دەژین جارێک کۆشنەری ڕاوێژکار و زاوای ترەمپیش ئامادە بوو. ئەمە لە کاتێکدا بەشێک لە موسڵمانان کۆشنەر وەک سەرچاوی ئەو بڕیارانە دەبینن کە بۆتە هۆی تووڕەکردنی موسڵمانان و دیارتری نیشان ناسانی ئۆرشەلیم بوو وەک پایتەختی دەوڵەتی ئیسرائیل. بۆ هەر یەکێک لە ئێوە تەواوی جیهانی موسڵمانان هیوای ڕەمەزانێکی خۆش دەخوازم. ئەمڕۆ کۆبوونێتەوە تا ڕێوڕسمی یەکێک لە ئاینە مەزن شکۆدارەکانی مرۆڤایەتی بکەین. بۆ موسڵمانان ئێوارەخوانی ڕەمەزان بەواتای کۆتایی بە ڕۆژوبوون دێت. ڕۆژ و گرتن کارێکی ڕۆحی گرنگە. هیوام ڕەمەزانێکی پیرۆزە. ئەمە یەکەم جارە ترامپ لە ڕەمەزاندا لەگەڵ موسڵمانان کۆ دەبێتەوە لە کاتێکدا پێشتر و کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکەی دەیگوت نابێ بە هیچ شێوەیەک ڕێگە بدرێت موسڵمانان بێنە ناو ئەمریکاوە. بەڵام پێدەچێ سیستەمی ئەمریکا توانی بێتی ترامپ کۆنتڕۆڵ بکە، چونکە لە سەرەتای مانگی ڕەمەزانیشدا ترامپ زنجیرە پەیامێکی ڕاستی موسڵمانان کرد و پیرۆزبایی لێکردن. And I think it'll be a process. It's not, I never said it goes in one meeting. I think it's... بەردەوامین لەگەڵتان و لە تەوەری تەندروستی ئەمشەو باس لە نەشتەرگەری جوانکاریەکەین و پەیوەندی و کاریگەریەکانی لەگەڵ مانگی ڕەمەزان و قسەکردن لەسەر ئەم بابەتە دکتۆر سەرمەد نووری پزیشکی پسپۆری نەشتەرگەری جوانکاری لە ستودیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە. دکتۆرم کاتت باش، زۆر بەخێر بێ. پەیوەندی نێوان ڕەمەزان و نەشتەرگەری جوانکاری چییە؟ یان ئەگەر بڵین بە گشتی لە جوانکاری و ڕەمەزان چ پەیوەندێکیان پێکەوە هەیە؟ لە مانگی ڕەمەزانی پیرۆز هەروەکە زانیم خەڵکی مەشغوڵی عیبادەت و ڕۆژ و گرتووە بن، خەڵک نان ناخوا ئاو کەمەخواتەوە، ئیتر تۆزێ جسمی با بڵێن مرۆڤ پوکانەوەیکی پێوە دیارە بلێ نەبوونی ئاو لە لەشی و کەم خواردنی واتە خواردنی کەم ڤیتامینی و ڤیتامیناتی کەمە بێتەوە و با بڵێن خێەکانی لەشی کەمە بێتەوە تۆزێ بە ڕوخسار و ڕواڵەتی بە دیارەکەوێتن. ئیتر خەڵک حەزەکە زیاتر ئەوسا گرنگی بە پێستی بدا، ئەڵێ پێشتر ئاوا نەبووم ئێستا ئاوا خراپتر بووم و بەرە و دەموچاوم ماندی تر دیارە یان با بڵێن دەموچاوم بووکایتەوە. تر پەنا دەباتە بەر دکتۆری پسپۆری نەشتەرگەری جوانکاری یان دکتۆری پسپۆری پێست بۆی ئەو گرفتانێکە لەسەر دەموچا و ڕواڵەتی دەرکەوتووە چارەسەری بکات. ئەو جۆرە جوانکاریانە چی ئەگرێتەوە زیاتر کە وەکو ئاماژەت بۆ کرد بەهۆی مانگی ڕەمەزانەوە ناچارە بنە و کەسانە ئەنجامی بدەن؟ ڕاستە وەک باسمان کرد کە پێستی ئینسان وشکەوێتتر ئەبێت تۆزێ با بڵێن تەڕی بکەینەوە، تەرتیبی بکەین بە عەرەبی پێڵێن، بە ئینگلیزی پێی دەرێن هایدرێشن. ئەویان دەست پێکات لە بەکارهێنانی دەرزی پلازما، واتە ئەوەی خوێن وەرەگرین، ئیتر سافێکی ئامادەیەکەی بەشی پلازماکەی لە خوێنەکە جیاکێت و لە خڕۆکە سوورەکانی خوێن جیاکەیتەوە دەین بەکاری دێنین لەسەر دەموچاو بۆ نیوچەوان و ڕوومەت و گۆناکان بۆی تۆزێ بگەشێتەوە. ئەمەشیان ئەبێت تەوان لەسەر جەلسات دەبیتن، واتە سەشن ئەکرێتتر هەر 20 ڕۆژ جارێ دووبارەکەیتەوە. ئەمە بەشێکە لە چارەسەرەکانی جگە لەو 20 ڕۆژ جارێ هەتا چەند؟ یان واتە ئەو کەسە تا چەند ساڵ چەند مانگە توانێت دووبارەکەت؟ بۆ یەکەم جارە ئەو کەسێک کە بەکاری هێنێ ئەبێ لای کەم 4 هەتا 6 جەلسە بەکاربێنێ بۆ ئەوەی پێستەکەی حازر بێ، ئامادە بێ بۆی گۆڕانکاریەکانی پێوە دیار بێ. ئیتر دواتر هەر 3 مانگ جارێ ئەتوانێت دووبارەی کاتەوە. بەدیل بۆ ئەم PRP میزۆ هەیە، میزۆتێراپی پێ دەڵێن، واتە چارەسەری میزۆ. ئەوش دەرزی ئامادەیە با بڵێن ئەو مەوادانە حازر کراون
طبیان ئامادەکراون بۆ بەکارهێنانی بەسەر پێست ڕاستەوخۆ ئەویشان بەشێکە لە ئیستیفادە یانەوە تا دەرزی تایبەت هەیە پێڵێن سۆفت فیلەر ئەویشیان هەر بۆ گەشانەوەی پێست بەکاردی بۆی ڕەونەقی پێست زیاتر جوانتر لەم سێ جۆرە چارەسەرە کامیان زیاتر کاریگەرەیان باشترە خۆی ئەوەی کە زۆر باوە لە ناو خەڵکی ئێمە زیاتر پلازماکەیە بۆی بە من لە یەکەم شت باسم کرد هەم ئاسانە هەم چون حەزی خەڵک بۆ ئەم دەرزی پلازما ئاسانترە لەوەی کەمی زۆر بەکاربێنی یاوەتە سۆفت فیلەر بەکاربێنێ خوێنی خۆیەتی و مادەکە لە ناو لەشی خۆیەتی حساسیت و شتی بۆ دروست نابێ و بەکارهێنانیشی ئاسانتر ئامادەکردشی لە هەر تەمەنێک بێت ئاساییە بەهەرحاڵ ئێمە با بڵێ مرۆڤ لە تەمەنی 20 تا 25 ساڵی دەموچاوی گەشاوە و ڕێکە ئیتر بە دوای 25 ساڵی با بڵێن کە ئەکەوێتە ناو ژیانی عملی خۆی دەوام و شت و بەرخۆر و چوونە دەرەوە و گەرما و سەرما پێستی دەست پێکا وشکە بێ با بڵێن طبقەی سەری وشک ئەمرێ بەشێکی ڕنگ وەرەگرێت لە دەرەنجامی خۆر با بڵێن لە دەرەوەکەیشەکە خصوصەنەوە ئەو کەسانی کە مهندسن یان ئەو کەسانەی کە ئیشیان بەرخۆرە ئیتر بە تەواتی بە دەمچاویانە بە دیارەکەوێ ئەتر پەنا بەنە بەر چارەسەر ئەو با بڵێن تەمەنێکی دیاریکرای نییە بۆ نەکردنی PRP بەڵام ئێمە بە معدل ئەڵێن بە دوای 25 ساڵیەوە ئەتوانن بیکەن بۆ پیا و بۆ ژنجیا کراوەتەوە هەردووکیان نەتوانن ئەنجامی بن بەهەرحاڵ بۆ هەردووشیان ئەتوانن چونکە پێست هەر پێستە ئیتر بۆ پیا ئەوی زیاتر بێ بۆ پێستی سەر بەکاردێ لەبەر با بڵێن هەڵوەرینی قژی زیاتر بۆ بەقوتکردنی قژی پرسی یەکێکە لە فاکتەرەکانی کە ئەوەی بتوانێت قژەکە بەقوتکە ڕێگەکەی باشتر کە بتوانێت تن بێ قەدی مووەکەشی بەقوتر بێ ئێستا ئەوسا مووەکان خۆ با بڵێن قەڵەباڵەختر پیشانەدەن ئەوش هەڵوەرین کەمەکە و دەرەنجامی ئەوەی کە هەڵوەرین بوەستێنێتن جگەل لەمەش ئەتوانین بۆ پێستی ڕوو بەکاری بێنین بە هەمان شێوە لە ئافرەت زیاتر هەر بۆ جۆرەی کە بۆ ڕوخسار بەکاریە بۆ قژیش بەکاری بەڵێ بەس لەوانێت تەنها جیاوازیەکی ئەوەیە بێ لە قژ جۆرە ڤیتامینی تایبەت هەیە بۆ قژ بەکارهێنین بۆ بە قوتکردنی مۆکان بەس ئەوەی دەموچاو ڤیتامینی جیای هەیە با بڵێن ڤیتامین سی بۆ سپیکردنەوەی پێست با بڵێن گلوتاتایۆن هەیە ئێستا شتانە ئەو موادانە تێکەڵەکەن لەگەڵ PRP بۆ ئەوەی با بڵێن پلازمە بۆ ئەوەی گەشانەوەی دەموچاو زیاتر بێ باشە هەر سێ جۆرە چارەسەرەکەیان جوانکاریەکەی کە باسمان کرد هیچ لایەنێکی نەرێنی هەیە تا ئێستا بە تایبەت پلازما هیچ ئەمە پێڵێن ساید ئفێکتیانەوە تە بە عەربی پێڵێن تەسیر جانبی نەریتێکی ئەوای نییە لەسەر ڕوخساری ئینسانی چونکە هەم خوێنی خۆیەتی لە خوێنی خۆی ئەدەینتەوە پێستی حساسیت شتێ دژی دروست نابێتەوە ئەو جۆرە چارەسەرانەی دیکە ئەوانەی تریش بە هەر حاڵ چونکە با بڵێن طبیان ئامادەکراوە تا ئێستا با بڵێن ئەلەرژی واتە حساسی لێ دروست نەبووە ئەوانەی مسلمان بینە سەر جۆری چارەسەرەکانی دیکەیان جوانکاریەکان بۆ نمونە بۆتۆکسە فیلەرە لە جەژنیش نزیکە بینەوە لەوانەی تر عیادەکان زۆر قەرەباڵغ بێت ئەمانە بۆ کێ پێویستە ئەنجامی بدات خەڵک زۆر ئەترسێ کاتێک کە ئەم جۆرە جوانکاریانە ئەکات ئایا هیچ مەترسێکی لەسەر پێست هەیە با لە بۆتۆکسەوە دەست پێ بکەین حەزەکەم پێشەوەی دەست بە بۆتۆکسکەین ئەو زاراوانە لێککەینەوە بۆتۆکس و فیلەر با بڵێن نەخۆش دێ دەڵێتن حەزەکەم بۆتۆکس بۆ لێوم کەم یان فیلەر بۆ نیمچەوانم کەم ئەمە دوو زاراوی جیان ئەوەی ئێمە بەکاری هێنین کەسێک بەکاری نەهێنا بێنە ڕاستە ئیترەوە ئەبێت ئێمەش لەسەرمانە ڕوونیکەینەوە بۆتۆکس نیمچە سڕکردنی ماسوولکەیە لە با بڵێن لە لەشی مرۆڤ ئێمە بۆچی لە نیوچەوان بەکاری هێنین بۆ ئەوەی ئەم چرچیلۆچی کە دەرەنجامی ماسوولکەی نیوچەوان کە بەکاردێت دروستە بێ ئێمە نیمچە سڕکردنیش پێەکەین ئەویش لە نیوچەوانی ئەدەین بۆ ئەوەی ئەو ماسوولکەیە سڕ بێ بۆ ماوەی 6 مانگ چونکە ئەم مەفعولی دەرمانەکەی تا 6 مانگە هەر خۆی لە هەموو دنیا ئاوا دروست کراوە تاوەی 6 مانگی تر دووبارە بکرێتەوە ئەمەیان نیمچە سڕکردنە ئەمەیان ناتوانین بەکاری بێن بە هەر حاڵ بۆ لێو زاراوەکەی تریان فیلەر واتە پڕکردنەوە ئەویان بۆ پڕکردنەوەی شوێنێ کە
داپ و کابێتەوە یان با بڵێن حەزمی خۆی نەمابێ وەکو گۆناکان وەکو لێو بیەوێت زیاتر پڕکاتەوەیان هەر قۆرتێ لە دەموچاوی بێ یان لە لەش بەعام ئەتوانین بەکاری بێنین ئەمە فیلەرە هەر بەخۆی مانای پڕکردنەوە بەکاردێ لەسەر بۆتۆکس بەکارهێنانی زۆرە بۆتۆکس بۆ گرژینی چاوان چرچیەکانی دەوروبەری چاو جاروبار چرچی هەیە لە دەوروبەری لێو جگە لە فیلەر بەکارهێن ینی کەم جار ئەمە بەکارهێنین بەس هەنێ با بڵێن خانمان هەیەە ئەمە زیاتر بۆ ئەوان بەکارهێنین زۆر جار هەیە بۆ ئارەقەی ژێرباڵ بەکاریهێنین ئەمەشیان بۆ 6 مانگ ماوەی 6 مانگ ئەو کەسانی کە باڵێن گرفتیان هەیە لە ئارەقەکردنی زیاد لە بنباڵیان ئەم دەرمانە ئەم عیلاجە بۆ ئەوش بەکاردێت جگە لە بەکارهێنانی زیاتر هەیە مەسەلەن ئێمە لە عیادەکان لە عیادەی خۆمان بۆ چارەسەری شەقیقە بەکاریهێنین بە ئینگلیزی پێڵەن میگرین ئەوەی نیمچە سەرێشەی بەردەوامی هەیە لەلایەکانی سەری ڕاستی یان چەپی مەبەستی بەکارهێنانەکە وەکو چارەسەری سەرێشەکە بڵێ بۆ ماوەی 6 مانگ بەکارێ ئەمەشیان ماسوولکەکان سڕەکە لە ئیش واتە لە سەدی لێ بینێ حتمما نییە نەخێر خراپ نییە بەعکسەوە زۆر باشترە بۆ ئەو چکە ماسوولکەکان خاوە کاتەوە بۆی زەخت لەسەر ئەو با بڵێن عەسەبەکان و دەمارەکان نەکەن کە تووشی سەرێشەکەیەکە جگە لەمەش لە با بڵێن لە نەشتەرگەری گشتی بۆ گەدە بەکاردێ بۆی تۆزێ ئەو کەسە ئەوی کە قەڵاوان کەمتر خواردن بخۆن و گەدەکان زۆر لە کار بکەوێتن خصوصا ڕەمەزانەوەی تر خەڵکی حەزیان زۆر لە ناخواردە بۆ ئەوان استفادەی باشە بەکارهێنانی زیاتریش هەیە لەوان ئێمە زۆر پێویستمان پێ نەبرێرە باشە دکتۆر بەردەوامە بین لەگەڵێت ئەچینە لای پامنێرانمان تەیفور محەممەد لە سۆرانەوە لەگەڵمانە بێت هەروەها ئالان حوسێن لە دهۆک سەرەتا چینە لای تەیفور ئەویش لەبارەی پارشێوکردنی گەنجان لە دەرەوە وە گەڕم و گوڕی ئێستا لە نێو بازارەکان تەیفور سلااوت لێبێ و فەرموو زانیاریمان بیت. بەڵێ سارە سلااوت لێبێ دیارە ئێمە لە سنتەری شاری سۆرانی لە نێو جەرگەی بازار تاکو ئێستا کە شەو درەنگە بەڵام جمو جۆڵی خەڵک بە شێوەیەکی بەرفراوان دەبیندرێت چ ئەوانەی کە با بڵێن وەکو خێزان هاتوونەتە دەرەوە بۆ کڕینی کاڵاو کەل و پەلچ ئەو گەنجانە بەتایبەت کە تاکو ئێستا ماونەتەوە دەیانەوێت تاکو خواردنی پارشەویش لێرە بمێنەوە ئێستا ئێرە یەکێ لە خواردنگەکانی سەرشەقامە لێرە چەندین زۆر خواردنی برژاو دەفرۆشێ تاکو ئێستاش ژمارەیە گەنج لێرە بە درێژایی شەوەکە تاکو پاشێ و دەمێنەوە دوای ناخواردنیش دەگەڕێنەوە لێرە دەچم لەگەڵ خاوەنی با بڵێن ئەو خواردنگە سەرشەقامی قسە دەکەم بزانم چیان هەیە لێرە ئەوەی کە دەبیندرێ ئەمە ئەو خواردانن سلااوت لێبێ پێمان بڵێ لێرە چی دەفرۆشن ئەو خواردانە چین کە لێرە نمایش کراون و کڕیارەکان داوای دەکەن پێششی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەن بەخێر بێ سەرچاوان ئەو خواردنە خەڵک بە ڕۆژیە و ڕۆژانە ناتوان بێن ناو بازار بەش شەوانە دێن خواردنەکان وڵاتکەیە کەبابە ئەلێوەیە باڵە جەرگە پاتەڕەشەیە باشە زیاتر لەو خواردانەی تۆ باست کریا خودت کە دەیبینین زیاتر خواستە سەر کامیان زیاترە مشتری داوای زیاتر لە کامە خواردنەکە وڵی داوای هەمووی دەکەن کەباب کە زۆر دەڕواتن کەباب خاستە باشە بۆچی تەنها بە ڕەمەزانان ئەو خواردنگانە دەبینین کە لەسەر شەقامن بۆچی لە پێش ڕەمەزان دوای ڕەمەزان نابینرێن بۆ خەڵک بە ڕۆژی دەبیێت ڕەمەزانە بە ڕۆژی زنیە بە شەوەکان لە خۆیان دێنە دەرێ و ئەوە نان دەخۆن و ئەتا درەنگانی شەو نرخەکەی چۆنە بۆ نمونە ئەوە باڵە ئەوەیان با بڵێن سینگی مریشکە ئەو نرخەکەیان چۆنەگە پێم وڵا کە با 1500 باڵ 1000 دیارە ئەوی دیکان 1500 جەرێک ئەرزان نرخەکانی زۆر هەرزانە بەرەوەی خەڵک ڕوتێ دەکاتن باشە ئاساییەک ئێستا لەسەر شقامەکانن ڕێگریتان لێ ناکەن وڵی بەرێ وڵی شەوانادێن شارەوانی وازمان لێ ناینیتن لە کاتژمێر چەند بۆتان هەیە بیکەنەوە وڵە دەڵێن دوای 11 11 خەڵک دوای 11 دەکات خەڵک سعات دەدێت دەرێ نۆ دێتە دەرێ باشە هیوادارین کە پەیامەکەت بگات و شارەوانی سۆران ڕێگە بدات بۆی ئێوە لەو مانگەدا کار و کاسبی خۆتان بکەن تۆ لێرە چی دەکەی؟ من وەک گەنجێک لە دێمە سۆران بە ڕۆژێ بە ڕۆژمە و ماندومە و تێنمە و
بەڵام شەوانە دێم بۆ ناو بازار خۆشە و جەوەکە خۆشە و بۆ خۆشی خۆمان تێ باش ئەو خواردنەی کە لێرە هەیە بۆچی لێرە نان دەخۆی بۆ نمونە بۆ ناچی لە مەت ئەمێک نامخۆی بۆ لێرە دەیخۆی بەێ بەڵام ئەو خواردانە ئێرە خۆشە و زۆر لە مێژە بەڕێزەش لێرەش دەکەت خواردنەکانی خاوێنەوە باشە و پێمان خۆشە باشە سپاس دەکەین بە ئەوانش پیشام دەیم زانین ئەوانە چین لێرە سارا لێرەش کۆمەڵک لەو سەوزەواتە لێرە هەیە کە بۆ ئەوەی کە ئەو مشتریانێک کە دێنێرە ئەو کڕیارانە هەموو ئەو شتانیان پێشکەش بکرێت کە سەرنجیان ڕادەکێشن بۆ ئەوەی شەوانە و بە بەرداوامی بێنێر ئەو خواردنگەیەکە خواردنگەیەکی سەرشەقامیشە بەڵام وەک دەگوترێت 15 ساڵە ئەو هاوڵاتی لێرە ئەو کاسبیە دەکە و ئەو گەنجانەش وەک دەبینین تاکو درنگانی شەو لێرە دەمێننەوە و خواردنی پارشێویش هەرێرە دەخۆن دواتریش دوای پاشێ و ئینجا بەرەو ماڵەوە دەڕۆن بە شێوەیەکی گشتی ئەو خواردانێک کە لەسەر شەقام دەفرۆشێن بەو پێکە وەک کڕیارەکان باسی دەکەن هەم خواردنەکە نوێ و بە شێوەی ڕۆژانە دەکردرێ دەیهێنن بۆ ئێرە و جگە لەوەش سارە نرخەکەی بە بەراورد لەگەڵ خواردنی چێشتخانەکان زۆر هەرزانترە بۆیە خواردنەکانی سەرشەقام بەتابەت لە مانجی ڕەمەزان خواستێکی زۆری لەسرە و خەڵک بەتابەت ئەو گەنج و لاوانێک کە تاکو درنگانی شەو تاکو پاشێ دەمێنەوە بۆ نان خواردن سەردانی ئەو شوێنان دەکەن کە ئەو خواردنگانەیە کە لەسەر شەقامن بە شێوەیەکی گشتی لە سۆران تاکو ئێستا بازارەکە جموجۆڵێکی باشی هەیە و خەڵک زۆر لە دەرەوەیە چاوەڕە دەکەێت تاکو پاشێوش ئەو جموجۆڵە بمێنێت بەڵێ تەیفور محەممەد لە سۆران لەگەڵمان بووی زۆر سوپاس. ئەچینە دهۆک و پامنەرمان ئالان حوسێن لەوێەوە لەگەڵمانە بە هەمان شێوە لەسەر گەرم و گوڕی بازار و ئەروەها چوونە دەرەوەی گەنجان بەتایبەت لە کاتەکانی پارشێ و بۆ خواردنی دەرەوە و کڕینی پێداویستەکانیان بەر لە هاتنی جەژن زانیاریمانەداتێ ئالانم کاتت باش و فەرموو. بله سارا افدم باش بید اصل بازار عینی آمد و اف بازار تایبت روزه بجین هفته روزه که دانی ایوارن پنجشنبه با دست پید که تا کو ایوارن عینی یعنی بو هفته بو ما 24 دمجمیرا ه اف بازار یعنی تایبت تشت ارزان ه تایبت خلکی که کم درآمد پتر قسطا ولید کتیان بجین وی بازاری همی تشت یعنی هر جوری تشت تو بخازی الوی بازاری ه نهاج دا خلکی بر هویان کتن برکو بجین روزن دماین ماه رمضان پیروسنو برف جشن رمضان چند اوی جشنجی خلک خوب آمادگی کرد از بشمه دفن کسل وی ریکارد کن یکیش دکاندارن بشین وی بازاری کو بازار اینیان اگر گل مدابی اف دمت باش بیتن الوری تو چت فروشی تشتت چنه چرزاد تا چه جورنش کیرینه پتر خمال نبتری دربنه اف دمن گوش باش افرور شبا پنجشنبه صبح جمعه هم لیره و مدت بین بو غرات فروت نو میدان کو دوکه نوکه عالم قسطامت کرد بو چرساتت ما اغلبه یه آکرینه و یه دورو بری آکرینه و 108 خمولینه و لیره ما معملتی سیرد کن و امشتین لیره فروشین راستی چرزت ما گلک ارزانترن البازاری تو خلکی کیره تو کنگی تاوری کارت که و چه و چه هات نوچون از خلکی اوکریمه پنجشنبه سپیده تملیره حتی روزا جمعه هیوری هم چین افمال بله اگر کامرامان معد گلم دای آماده بید اکش کسی دیل وره تو کارت که از بارم جدایی ها وی بازاریت گل بازاریدی چیه بو چی تشتی ورزان ترم خیراتن اولیکا نسبت سیکا میدان که جدایی ها اولی کرینینه کریاهی جی کریاکا که مثلا متر مربع عردی 3 متر 3 گوشه 3000 4000 بو هندک گلک باشه که شلوای باشه الحمدلله شکر بوری و چیتن بلکی وی کی چتکی قیمت تینیتن بلکی بوی زیاده جی بیتن او کریا الحمدلله شکر شوری ری و چیتن نسبت یا میدان که وکی بجن بوچی ارزان تره هاگود سعر کم تره یا ایجارت دیم نادن بله گلک سپاس بده اگر کامرامان گل من یاری کار بیت از پتر چما دفعان کسان چنه دفعان کسان یه بیشین تشتین جشنت فروشن افدامت باش بیت الویره تو چت فروشی چه تشتن خلک چا قصاورت که چند خبرت کردن بو جشن خدا اغلبات تشتی ما نزیکی عیدی عالم تشتید کرد تشتی بسکت و شربت و شکلات و افتشتن اید ما یعنی بجین نزیک بونا جشن دا بازار شیرینایی چه وال دفعه
خۆدێ بچاک بۆ vê جمعێت چاک چێترە ناخۆ جمعێت بەری هەند خوش نەبوو باز الحەمدولیلا vê جمعێت چێترە Yani bijin ji ber nêzik bûna cejnê bijin li vî neketiye bozarê ve? بەێ gelek çêtir arêwala vê cimعێت çak çêtir bû li xut bۆ dike Belê spas bite ez zêdetir biçim het nav vî bazarî da yanî wek hîn bînin her tiştê tu bixwazî el vî bazarê heye taybet jî yanî ev bazara tiştê wan gelek erzantir bijin sîkên dî kulverê xelkek taybet bijin xelkekê kêm deramet qesta vî bazarî diketin ev bazara jî roberekê mezin heye yanî bajarê Duhokê û xelkê bajarê Duhokê eger ev biraderet gelme baxvitin karê derverî çi tu çi firoşî verê شلي ريحات كان سيدا بله ريحات فروشين فان شتات يعني بله ريحتها كيرنا شو جورة ريحة هنا ابو قال نوع من ريحتين محمد تقريبا صد نوعين ميتين يعني مسكتين عنبرتين تيروزتين هافوكتين قالك نوعيتين تلفيري تكلكي وداخلكي بله بله هم تكلكي بجهه بيت مثلا تكلكي وهي بيجي یک نوع بيت بله صار اوج یکیش بجین وان تشتابون یعنی خلکک ابو جشن از بارم بینت خوشید کردن یعنی بگشتی خلکک قستا وی بازاریت کردن بازار هینیان تایبت شد گل نزدیک بنا جشن خلکک تشاد کردن تو خبر هفت کردن بو جشن نوروز بو جشن رمضان بەڵێ ئالان حوسێن لە دهۆک لەگەڵمان بووی زۆر سپاس جارێکی تر بە ڕێزانەگەرینەوە لای تەوەری تەندروستیە شەومان کە باسکردن بوو لە نەشتەرگەریە جوانکاریەکان بە تایبەت هەندێکی لە بانگی ڕەمەزان و هەندێکیشی لە کاتەکانی دیکە دکتۆر بێمە سەر پرسیاری ئەو جۆرە نەشتەرگەریانەی کە ئێستا لە کوردستان لە بواری جوانکاری دەکرێت کامیان باوترین و زۆرترینە ئەو جۆرە با بڵێن نەخۆشانێک کە دێن بۆ نەشتەرگەریەکان زیاتر با بڵێن بە پلەیەک نەشتەرگەری لوتە زۆرەیکەن نەشتەرگەری ڕاکێشانی چەوریە نەشتەرگەری تمکردنەوەی سکە دوای با بڵێن ئافرەت دوای مناڵ بوون زیاتر ئەو نەشتەرگەریانە باون بە پلەیەک نەشتەرگەری لوت زۆربەی زۆری با بڵێن منتەقەی مە با بڵێن ئەو دەوروبەری ئێمە بە عێراقە با بڵێن ئێرانە تورکیا جۆری لوتەکانیان شێوازێکە کە پێویستی بە نەشتەرگەریە شکستیان زۆرە کۆڵەکەی لوتیان هەیە لوتیان شۆڕە ئیتر ئەو کەسە نەفسیەن با بڵێن لە ناخیەوە هەست بن کەم نەفسیەتی ماندووە دیارە بێ هەسەکە شتێکی نوقسانە ئیتر پەناباتە لای پزیشکان نەشتەرگەری جوانکاری بۆ چارەسەرکردنی ئەم جۆرە کێشەیە ئەویش ڕێککردنەوەی لوتیەتی ئەمە پێڵێن نەشتەرگەری جوانکاری لوت ئەمەیان زۆرترین نەشتەرگەری کە باوە لە ناو بازاری لەبەرەوەی زۆرترین یان باوترین جۆری نەشتەرگەریە ئەو با بڵین لایەنە ئەرێنی و نەرێنیانەی کە هەیەیان ئەو ڕێنمایانەی کە ئێوەکو پزیشکان دەیدەت بە نەخۆش چییە بەر لەوەی نەشتەرگەریەکە ئەنجام بدرێت و پاشانیش خۆی کە نەخۆش دێتە لای پزیشک ئەبێ پزیشک جاری یەکەم بە تەواوەتی ئەو پرسیارانێک کە سەبارەت بە ئەو هۆکارانێک کە وای لێ کردووە بپرسێکە وای لەو نەخۆشە کردووە بێ نەشتەرگەریەکە بکە ئەمە یەک دووش پرسیار لەوە بکە ئایا چێ نەخۆشی دەرونی یاخود نەخۆشی باتنی هەیە یان نەچکەمانە ئەبێ بپرسرێ جگە لەمەش دواتر ئەبێ فەحسی بۆ بندەرێتن ئەو فەحسانە یەکە بەیەکە دەرەن ئەنجامی بدا دواتر بە دکتۆری با بڵێن پزیشکی سڕکردن پیشان بدرێ پزیشکی سڕکردنیش ئەویش ئەبێ لەلایەن خۆیەوە ئەو شتانە با بڵێن کۆمەڵە پرسیارێک هەیە ئەبێ لی بپرسێ ئامادەی بکە بۆ نەشتەرگەری زۆر جار هەیە هەنێشت هەیە دیاری نییە لە نەخۆشەکە لەو کەسێکە نەشتەرگەریەکە تا بەنج وەرەگرێت لە ناو بەنج وەرگرتن تووشی گرفتی با بڵێن نەخوازراوە کاتن ئیتر لەوانەیە مەشاکلی سەحی لێ بکەوێتەوە دوجار کە زۆر بە دەگمەن بە کەمی مردنی لێ دەرەنجام بێتن نەخۆشەکە هاتووە بۆ جوانکاری کۆتایی بێ بە لە دەستدانی ژیانی ئەم حاڵەتە لە هەموو جیهان ئاساییە یان تەنیا لای ئێمە هەیە بەڵێ ئەم حاڵەتە لە هەموو جیهان حاڵەتی مردنە لە کاتی نەشتەرگەری جوانکاری وەک با بڵێن وەک معلومەتی طبی وەک زانیاریی پزیشکی ئەم نسبەتە باوە نسبەتێک هەیە با بڵێن لە بینی 1 تا 3% نەخۆش هەیە لە ژێر بەنجە
تووشی وەستانی دڵە بێ ئەمەیان نزبەکەی زۆر کەمە بە هەر حاڵ ناتوانین ئێمە پزیشکان ویستم پرسیاری بکەم ناتوانن پێشتر بڕیار لەوە بن کە ئەم کەسە تووشی ئەم حاڵەتە بەڵێ ئەمەیان بە هەر حاڵ دەگمەنە ئەم حاڵەتە زۆر کەمە ئەبێ پزیشکی سەرکار ئەبێ ئەمەشتانە سوالە پرسیارەکانی یەکە بەیەکە بپرسێ با بڵێن نەخۆشی دڵی هەیە کاتکە مناڵ بووە دڵی تەواو نەبووە یان دڵی کوم بووە یان با بڵێن نەخۆشەکە زەختی لە پڕێ دروستە بێ یان تووشی کێشی نەخۆشی شەکرا بێ ئەم پرسیارانە گرنگە دکتۆری پزیشکی سەرکار ئەمە بپرسێتن دوجار تووشی دەرەنجامی نەرێت با بڵێن گرفتی نەخۆزراون نەبێتن نەخۆشەکە دوایەوە نەشتەرگەریەکە سەرکەوتوو بوو هیچ ڕێنمایەکی تایبەت هەیە بۆ ئەو کەسانە خۆی جگە لەمە حەزەکەم شتێتر ئیزافە بکەم لەسەر بابەتە جۆری ئەو دەرمانانەی کە بەکاردێ بۆ سەرکردن ضرورەتە نەخۆشەکە پێی بزانێ و ضرورشە بە گرنگیشە بە نەخۆشخانەکان و پزیشکەکان کە پزیشکی سەرکار دەرمانەکانی کە پێدەن ئەبێت دەرمانەکان نوێ بن ئەپدەیت بن واتە لە وزارەتەوە ڕێ پێدراو بێ بۆ ئەوەی نەخۆشەکە دوجار تووشی گرفتی سەرکردن نەبێت دوای نەشتەرگەریەکە واتە بەشێکی زۆر لە دەرمانە سەرکردانێک کە بەکاردێ سەیرەکەی نەخۆشەکە تا 24 ساعت تا 48 ساعت هەسەکە بێتاقەتە هەسەکە جێژە لەبەر ئەوەی دەرمانێکە بەکار هاتووە زۆر ئەگەر دەرمانەکە کۆڵێتی باش بوو ماوەی چەندە سەرکردنەکە ئەمێنێتەوە عادەتەن با بڵێن باشترین ئەو دەرمانە کەستە بەکاردێ خۆی ئەبێ لە خلالی 3-4 ساعت لە لەشی ئینسان لە لەشی مرۆڤ نەمێنێ دەرمانە کۆنەکان ئیتر ئەمانەوە تا 24 ساعت ئیوا هەبوو تا 48 ساعت با بڵێن تەسیری لەسەر لەشی ئینسانە بوو بەس لەگەڵ پێشکەوتنی دەرمانەکان ئەم دەرمانە کۆنانە لابردراوە بەڵام هەنێ خستەخانە هەیە نەخۆشخانە هەیە لەبەر هەرزانی مادەکەی بەکاری هێنن ئیتر ئەو دوجار گرفت دروستەکە بۆ هەم بۆ پزیشکی سەرکار و هەم بۆ پزیشکی نەشتەرگەر پرسیارەکەی جەنابش ڕێنماییەکان تر ئەو ڕێنمایانە دوای نەشتەرگەری لوت کە دەیکرێتن ئەبێ با بڵێن ئەبێ نەخۆشەکە بزانێ هەناسە بەدەمەدا با بڵێن سەرەتا 1-2 ڕۆژ یەکەم ئیتر تا فتیلە لە لوتی دەرەکەن فتیلەکە بچووکە زۆر گەورە نییە یانەوە تا سیلیکۆنی تایبەت هەیە بۆ هەناسەدانان لەناو لوتی دانە بۆی حادزەکەی بۆ چاکەنەوە ئەبێ هەناسە بەدەم بدە ئاوسانی ژێرچاوی هەفتێ تا 10 ڕۆژ بە زۆری ئەمێنێتەوە مۆربوونەوەی ژێرچاو ئەویش تا تقریبان لە 10 ڕۆژ تا 15 ڕۆژی ئەمێنێتەوە قالب و قالبی سەرلوت و خێت و هەڵگرتنی ئەوشتانە ئەبێ هەمووی بە هەفتێ کۆتایی دێتن جگە لە بەکارهێنانی با بڵێن ئەنتیبایەتیک و مسەکینات توشتیوە هەنێ تعلیماتی تایبەتی وردە بە نەخۆشیە دێنێمە باشە دکتۆر بینە سەر باسکردن لە جۆرێکی تری جوانکاری ئەویش پاکردنەوەی پێستە خاوێنکردنەوەی پێست چەند ڕێگەی هەیە و دروستترینیان کامەیەوەی کە ئێوە وەکو پزیشکان بە دروستی ئەزانن بەڵێ هەر لە بیداتی تەوەرەکە باسی پلازمامان کرد پلازماکە با بڵێن یەک لەو با بڵێن چارەسەرانەی کە بۆ پێست بەکاریە هێنین هەم بۆ پێستی سەریش ئەمەن هەر لە خوێنی خۆی مرۆڤ وەریەگرین لە پلازماکە لە خڕۆکە سوورەکان زیاکەینەوە بۆ دەموچاو بەکاریە هێنینی تر شێوازی بەکارهێنانی زۆرە یانەوە تا ڕاستەوخۆ بە دەرزی لە پێستی دەموچاوە دەین بەڵام ئەویان تۆزێ بە ئازارە بێ یان ئەوە تا ئەتوانین لەگەڵ مایکرۆنیدلینگ بەکاری بێنی مایکرۆنیدل واتە دەرزی زۆر وردە ئەمەیان لەسەر جیهازی تایبەتە پێڵێن جیهازی سکرت کە مەشهورە خەڵکی سکرت ئەناسن ناوی شەریکەیە خۆی بەس جیهازەکەی مایکرۆنیدلینگی پێڵێن ئەتوانی لەگەڵ مایکرۆنیدلینگ بەکاری بێنین ئەمەیان ئازاری کەمترێکە ئەمەیان زۆر باشە بۆ پێست ئەتوانی ئەمە دێبچێتە ناو پێست ئیسیفادەی لەکە هەم بۆ لابردنی ئەو پێستە مردووەی سەر ڕووی دەرەوەی پێست گەشانەوەیتی زایدەم بە بریقەکردنی تیواتە ڕەونەقی بداتە پێست باشە هەندێک جۆری تری جوانکاری هەیە بۆ نمونە هەڵمە ئیتر ئەو بۆ ئەو خاڵە ڕەشەکانە یان خاوێنکردنەوەی پێستە بۆ نمونە زیاترەوە لە
با بڵین لای پزیشکان کەمتر ئەکرێ لە دەرەوەیە ئایاوە هیچ زیانێک بە پێستەگەیەنێ بەعکسەوە ئەمان استفادەی باشە با بڵێن ئەوەی پاکردنەوەی پێست هایدرافەیشەڵی پێڵێن واتە هەم نەرمکردنەوەی پێست هەم تەرتیبکردنەوەی پێست هەم پاکردنەوەیەتی ئەمەیان با بڵێن بلاک سپۆتی پێڵێن بە ئینگلیزی واتە نقطە ڕەشەکانی دەموچاو لە دەرەنجامی چڵکەوە بێتەوە ئەمە یەکە لە چارەسەرکردنەکانی پێست پاکردنەوەی پێستی پێکەین جگە لە هایدرافەیشەڵ ئێمە کاربۆن پیلمان هەیە ئەویشیان جۆرێکە لە پاکردنەوەی پێست بە دانانی جۆرێک لە کاربۆنی ڕەش وەک لەسەر شێوەی معجون دێ لە پێستی دەموچاوە دەین بە جیهازی لێزەر ئەم کاربۆنە هەڵەگرێ لەگەڵ هەڵگرتنی کاربۆنەکە ئەو پێستە مردووی سەر دەموچاوی ئینسانیش ئەمیش مرۆڤ ئەمیش هەڵەگرێتن دکتۆر سەرمەد نووری پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری زۆر سپاس بۆ ئامادەبوون دەست خۆش دکتۆر. بەڕێزان تەوەری هونەری ئەم شەومان لەگەڵ هونەرمەند هەڤاڵ شێخانی دەبێت بەر لەوەی بچینە لای ئەم هونەرمەندە و قسە و گفتوگۆ لەسەر بەرهەمەکانی بکەین پێکەوە کلیپێکی دەبین. ذكرم ناسي يا إلهي كتوم ناسي ذكرم ناسي ذكرم كردا فتي مرغو حزا كانم بيالواسي ذكرم كردا فتي مرغو حزا كانم بيالواسي نلا ذكرت تردا بمون الذكري شت ترم داكا قرقشت عمرم بوتو دانم هشتا عمرم باشناك نالا ذكرت تردا بمون الذكري شت ترم داكا قرقشت عمرم بوتو دانم هشتا عمرم باشناك يا يا إلهي تو بخشنده مهرباني يا إلهي تو بخشنده مهرباني تو فرموتا بندكانم درگای عفو هر کسی وی للرگم دا بهشتی و رازاویا زرانم ود بوسیدم رگای شادی لیون بوا استازانی دەست خۆش کاک هەڤاڵ بەڵێ بینە سەر باسکردن بە یەکەم پرسیار و یەکەم گفتوگۆمان لەسەر ئەو بەرهەمە نوێت بێگەر ئاماژە بە ئامادەکردن و تۆمارکردن و سەررجەم و کارانی کە بۆت کردو بکەیت پێش زۆر خۆشحاڵم کە خۆم لەم بووم بەرە ئاسات دەبینەوە
بەڕاستی دەستخۆشی لە زەنافتان دەکەم زۆر سپاس بۆ بینەران و بیسەرانی کەناڵ 24 زۆر سپاسان دەکەم ئەم بەرهەمە بە ناوی زکرە لە تێکستی کاک زەیتۆ کانەبیە لێرەوە سپاسی دەکەم موزیک و دابەشکردنی لەلایەن کاک شیا و کەمالەوە جێبەجێکراوە سیناریۆ و دەرهێنانیشی لەلایەن کاک ڕۆژگار عوسمانەوە جێبەجێکراوە کۆمپانیای لیۆ فلیم ئەم کلیپەی بەرهەم هێناوە ماوەی چەندە سەرقاڵی بەرهەمهێنانی ئەم کلیپە بوون وڵی زیاترە لە 2 سار خەریک ئەو بەرهەمەمە چکە یەکەکەم لەو کەسانەی کە بینەریمە کە جێگریمە زۆر کەیفم پێدێ برادران زۆر بەو کارەوە ماندی بوونە پێم خۆشە یعنی کاری ئەوها جوان پێشکەشی دینەکەی خۆمان بکەین کە لە ڕەمەزان لە هەر مناسەباتەشی دینی ئەم گۆرانیا ئاینیانە بەردەوامی هەبێ سوپاس بۆ ئێوە بەڵێ کاک هەواڵ بینە سەر کۆی بەرهەمەکانت لەو کاتەوەی کە دەستت بە کاری هوەری کردووە چەند بەرهەمت هەیە زیاتر بەرهەمەکانت لە بواری چی بوو و مێژووی دەستپێکردنەکە شێگەر باس بکەیت وڵە مێژووی دەستپێکردن بۆ دەگەڕێتەوە بۆ ساڵی 2000 بەر لە ساڵی 2000ش کاری هوەریم کردووە لە بوارەکان جیاجیا بووە بە زیاتر بەڕاستی خۆم لەو مەجاالە پێم خۆشە ببینەوە هەم لە بواری نیشتیمان سرودیشمان بە کۆمەڵ هەیە لەگە برادران هەم لە ئاینیش بە زیاتر پێم خۆشە خۆم تەرخان کەم لە مەزاری ئاینی ئەم خزمەتە بکەم چی وای کرد کە خۆت بۆ ئەو بوارە تەرخان بکەیت وەڵا زۆر پرسیارەکی جوانە بەڕاستی ئەمن هەم هوەر هەر بەخۆی جوانە خۆی لە خۆیدا هوەر زۆر جوانە بەس ئەوە وای لە من کرد کە ئەمن خوای خۆم خۆش بوێ هەموو کەسە کە گۆرانی دەرێ ئەوە ڕێی خۆمە کە گۆرانی دەرێ هەمومان خوامان خۆش دەوێت بەس زیاتر ئەمن وای لە من کرد یعنی ئەو کارە هوەریەکانی خۆم بگۆڕم بە ئاینی ژیان وای لێ کردم هەستم کرد کە ئەو مەجالم زیاتر مرتاحتر بووم زۆر باشە کۆی ئەو بەرهەمە ئاینیانە باس بکەین کە تا ئێستا تۆمارت کردوون چەند بەرهەمی ئاینیت هەیە 3 بەرهەمی ئاینیم هەیە بە ناوی سوزدە بە ناوی زکر عاشق و خەڵوات ئەتوانی یەکێک لەو بەرهەمانەمان پێشکەش بکەیت و دواتریش دێینە سەر بەرهەمەکەت لە ڕووی کار و تۆمارکردنەوە بەڵێ بە خۆشحاڵیەوە ئەم بەرهەمەیان ئەم بەرهەمە تێکستی لەلایەن زۆر بەڕێز مامۆستای خۆشەویستم کاک سەرکەوت ڕسوورەوە نووسراوە ئاوازە کەشی لەلایەن کاک زیرەک حەمەدەمینەوە جێبەجێکراوە لە ستۆدیۆی سۆلۆ کارم بۆ کردووە ساڵی 2011 کارم بۆ کردووە بەس بڵاو نەبوویتەوە زۆر بە شێوازەکی بەر بڵاو ئەم گۆرانێتان پێشکەش دەکەم هیوادارم بەدڵتان بێ لە ناو بەزمی عشق دابووم کاتێکانم بۆ ئاسمان برد لە سووتان و خەمیش دابووم شعرم شۆڕێشی بەرپا کرد لە ناو حوزنی ئاوارەیم ئەم شارەم کردە خەڵوەتگە هەر وەکو دەروێشی عاشق ڕووم لە خانە قای خوددا کرد الله 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 محەممەد ڕەسوڵ الله 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 لا إله إلا الله 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 محەممەد ڕەسوڵ الله دەستخۆش دەنگت هەر خۆش بێت ئەمە بە شێوەی کلیپ کارت بۆ کردووە؟ بەڵێ ئەگەر باس لە کلیپەکەت بکەی کلیپەکە زۆر سپاس بۆ کەناڵی زاگرۆس ئەم کلیپیان بەرهەم هێنابوو ئەو کەسانی کە گوتم تێکستەکەش هەر ئەوەی کە ناوم هێنا کاک سەرکەوت بوو ئاوازەکەشی کاک زیرەک بوو لە ستۆدیۆی سۆلۆ کارم بۆ کردیە بەڵێ لە کوێ و ساڵانەی کە کارت کردووە زیاترین و گرفتانەی کە هاتوونەتە بەردەمت چی بوو لە چ ڕوێکەوە بووە؟ وڵی گرفت زۆرە
بە تایبەتی ئەو بەرهەمەی بەو دواییە گرفت ئەوەیە ینی هەتا بەرهەمێکی ئاینی هەموو بەرهەمە کە دروست دەبی لە ڕووی مادیەوە دەوری هەیە ئۆزائیدەن کات دەبی کاتی بۆ تەرخانکەی هەموو لەوانەیە بە کەسێک ئەو کلیپەی دەبینی هەروە دەزانی بە چەند ڕۆژێک تەواو بۆ تەوا من 2 ساری ڕێک خەریکی ئەو بەرهەمەی بەو دوای بم کە بە ناوی زیکرا 2 سار زۆر بە زیاتریش بەڕاستی ئەو گرفتەکانی زۆرە یعنی لەو بەرنمەیەکی ئەوها ئەگەر باسی بکەین وەختی زۆر دەوێت باشە لە ڕووی هاوکاری و سپۆنسەرەوە کێشتان هەیە؟ بەڵێ بە تاکیت هەموو هونەرمەندێک کێشەی هەیە تاکە نەبی ئەوانەی کە پێویست ناکە ناویان بێنین کێشیان هەیە. باشە بینە سەر ئەو بەرهەمەی دیکەت ئەو کە ئاماژەت بۆ کرد سێ بەرهەمی ئاینیت هەیە ئەو بەرهەمەت تۆمارت کردووە بە شێوەی کلیبیان ئەگەر زیاتر ڕوونکردنەوەی لەسەر بەرهەمی سێمم بە ناوی سوزدەیە تێکستەکەی هەر لە نای کاک زەیتۆکانەبیەوە دانراوە ئاوازەکەشی لەلایەن کاکزاناوە دانراوە هەر ئەویش بە ڤیددیۆکلیپ بڵاوم کردێتەوە دەرفەت دەبی کە ڕەمەزاندا دێت چەند ڕۆژێک بەر ڕەمەزان ئەم بڵاوی دەکەمەوە ئێستا زیاتر لە من 8 سارە کاری ئاینی دەکەم لە بۆ نیشتیمان کار دەکەم و ئەرچی سەرشان مەگەر بتوانم خزمەتی دینی خۆم بکەم. بەرهەمی نیشتیمانی بەرهەمی تۆمارکراوت هەیە؟ بە جەماعی هەیتمان بەڵێ هەر ئەو کە لە وەزارەتی ڕۆشنبیرەوە خۆشم مۆزەفێکم لە بەڕێوەبەرایەتی مۆسیقا لەوێن دەر کە ئاگادار دەکراینەوە هەم لەسەر سرودی نیشتیمان لە 2000 بەشداریم کردووە. دەتەوێت لە داهاتوو پرۆژەی بە هەمان شێوەی ئەم کلیپە ئێستا بینیمان هەتبیان کاری ئاینی لە پرۆژەمدایە کەسێکی زۆر خۆشەویستیش ئامۆژگاری کردیمە کە بتوانم لە داهاتوو سرود بۆ نیشتیمان بڵێم. نیشتیمانی مانای دایک ڕاستە جگە لە سرودی نیشتیمانی بەرهەمی ئاینی دیکەت دەبێت وەکو چۆن بۆ ئەم ڕەمەزانە ئەم بە پرۆژە ینی وەکو بڵێ دەبی شتی جوان هەبی لە ئایندا کاری جوان ینی متابعی کارەکان دەکەم بزانم چۆن بتوانم خزمەت بکەم لەو مەجاالەی جێگای پێگای خۆم هەبی ئیش بکەم خزمەت بکەم هونەرمەندمان زۆرە لە بواری ئاینی کار دەکەن بەس هەر کەس بە شێوازی خۆی کار دەکەم من بە شێوازی خۆم کەسیت کە بە شێوازی خۆی هەر کەس بە شێوازی خۆمان کار دەکەن. لە ڕووی بڵاوکردنەوە بەرهەمەکانتان لەکوێ بڵاو ئەبێتەوە یان ئاش گرفتێکتان هەیە لە کاتی بڵاوکردن؟ گرفتمان زۆرە لەوە باوەڕ بکە دەبی ئەو ڤیددیۆ کلیپەی ئەمە کەناڵ بە کەناڵ بڵاوی بکەینەوە برادەران دەستیان خۆشبی بە تایبەتی کاک ڕۆژگار سوپاسی دەکەم لێرەوە زۆر بۆ کارێ من ماندی بوو لە کاتی بڵاوکردنەوەشی ئێستاش لە هزار هەر متابعی دەکا و هەر دەڵێ بۆندە کەناڵم بردیە بۆندەم نردیە ئەوایانی گرفتمان هەیە زۆر. جگە لە کەناڵەکان چەند توانیوتە سوود لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەربگریان لەو کەناڵانەی ئینتەرنێت کە هەیە؟ تۆڕە کۆمەڵایەتیەکان دەوریان زۆرە بەڕاستی هەموو کەسێک لەوانەیە مەجای وی نەبێت بینەری شاشەکان بێت بەس لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەموو کەسێک موبایلی هەیە و ینی فەیسبووکی ئامادەیە و تاکتاکە فەیسبووکی نییە و لەوێن دەردەبینیتن ئەمە لە فەیسبووکیش بڵاوم کردوێتەوە ینی بینەران بینیوتیانە لەوێن دەردەم بینن یانە دەستخۆشیم لێ دەکەن وا دەکەن من بتوانم زیاتر خزمەت بکەم لەو بوارەی. باشە دەتەوێت بەردەوام بەو ستایلەیان لەو بوارە گۆرانی بڵێیت بواری ئاینی ناتەوێت لە بواری دیکە بەرهەمت هەبێ؟ بواری ئاینی هەر کەس ڕێی خۆی هەیە ئە من پارە پێدەدەم بەس ئەوها زوو ینی کار ناکەم ینی بەس وەژ ناکەم داش ببڕێم لە ساعەکەی. تەنیا لە بواری ئاینی بەرهەمت ئەبێ؟ تەنیا بواری ئاینی نیشتیمان پێم خۆشە لەو دوو مەجالە کارم هەبی ئەو کارانەی ڕابردووشم هەر وەکو لە شوێنی خۆی دەمێتەوە واکو ئەرشیفەک هەبی بەس ئەمن شانازی بۆ گۆرانی ئاینیانەوە دەکەم. باشە کاک هەواڵ بینە سەر پرسیارێکی تایبەت هەواڵ شێخانی خەڵکی شێخانی
زۆر جوانە من نازانم لە کۆنتترۆڵ وتیان ئەو پرسیارە بکە والله من بە ئەسڵ منتکم بە ئەسڵ لە عاشرەتەشی منتکم بەس شێخانی ئەوەیە کە ئەمن لەو گوندەی بابمان لەوێ یعنی هاتونە سەر دنیا هەر ئەو گوندەکەی شێخانەوە یەکەم مقابلەشم لە گۆڤارەکان بوو بە ناوی شێخانی کە چووە دوێ نەمتانی بیگۆڕم هەر چوو هەر نەمتانی بیگۆڕم هەتا سیدێکیشم بڵاو کردەوە برادران گوتیان دەنووسین هەواڵ بەتەنێ گوتم کاکە بنووسن باوەڕ بکە ینی کەس دەیانگۆر کەسێکی نوێ هاتە ناو بواری هونەر ئەی گوتم کاکە باش شێخانەکەی هەر پێوەبی و شانازی پێوە دەکەم بەس لە ئەسڵدا منتکم جیاوازیشی نییە نانەی زیاوازی یانم هیم بتوانێت و خزمەت بکەیت لەو بوارەیدا خزمەت بکەیت کە ئەو ئەرکەی لەسەر شانتە جێبەجێ بکەیت باشە جگە لە هاوڕێیان و کەسانی دەوروبرت لە بوارەکی خۆت کە لە بواری هونەری کار دەکەن کێ زۆر لە نەماڵی خۆت لە خێزانی خۆت هاوکاری تۆی کردووە یان دڵخۆشە بە کارەکانە وڵی ماڵەوەمان دەستخۆشیم لێ دەکەن بەر لەوەی بێمێرە پرۆڤەم دەکرد ئەتا بتوانم خزمەتی ئەوە بکەم ماڵەوە بە دەرەجەیەک برادرانی خۆشەویستم هونەرمەندی خۆشەویست کاک خۆشەوی هیرانی ئەو کەس هاوڕێمەیان لە بنەماڵەمان نیە بەس کەس هاوڕەیەکمە لێک نێزیشین دۆست و برادریت کەم هەیە زۆر ینی ئەوانەی کە لەو بەرنامەی لەوە نەتوانم ناوی هەمویان بینم بەس دۆست و خۆشەویستان دەستخۆشیم لێ دەکەن کە بتوانم باشە من لە کاتی کە بەرهەمەکەمان بینی پرسیاری ئەوم نەکرد ئەو بەرهەمە لەکوێ تۆمارکرا بوو بڵێ لە دۆڵی خۆشناوەتیە زۆربەی هونەرمەندان کارەکانیانە بەنە دەرەوەی وڵات لە شوێنێکی دیکە تۆماریەکەن وڵەوە سروشتی جوانی کوردستانە باڕوو بکەم ئەو سروشتەی کەمە بە کارمانی ناوە زۆر زۆر جوانە بەخۆم یەک بەخۆم ئەو شوێنە نەدیتم ناتەوێت لە داهات و کارەکانت ببیتە وڵاتێکی تر نەخێر ئەگەر ینی پێویستیش بکە شوێنی جوانمان هەیە زۆر 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 جوانە یانێ و شوێنێک کەمە بە خۆمان هەیتمان لە وڵاتی خۆمان لە شوێنی خۆمان لە مەقامی خۆمان زۆر جوانتر لە دەرەوەی وڵات ئاسانکاریشمان لەوانەیە لە بۆ بکرێ ئەگەر لە ڕووی مادیش نەبی وەکو معنەوی ئاسانکاریمان بۆ دەکرێت ئێرە زۆر باشترە لەوانەیە لەوێ تووشی گرفت بین باشە ئەو کاری کە کاری نوێت بووە ئەگەر ئاماژە بەوە بکەین لە ڕووی بابڵین ئەو کەسانی کە لەناو بەرهەمەکەتدا هەبوون لەگەڵەوەی لە کاتی تۆمارکردنی ئەو بەرهەمە بێگومان کەسانێکی تری لە پشتە بینە سەر ئەو گرفتانەی کە هاتنە بەردەمە بە زۆری کە لایەنە مادیەکەمان باس کردوتم ماوەی 2 ساڵیشی پێچوە پرسیار بوو لای من 2 ساڵ زۆر نییە بۆی تۆ لەسەر کارێکی هونەری بمێنیتەوە یان ئەمە ستایلی خۆت و شێوازی تایبەتی خۆتە 2 سال ئەو ستافەش کە باسم کرد لەبەرەوەی ماوەی 2 ساڵ لەگەڵ بمێنەوە بە هەمان شێوە ئەویش زۆر ئەو کلیپەی کە سەوتەکەی کە تەواو ببوو من کارەکەم ڕاگرت کە کارەکەم ڕاگرت پێم باش بوو ینی کارێکی بۆ بکەم فکری لێ بکەمەوە چی بۆ بکەم چی بۆ نەکەم عەفوان ینی بۆیە ڕاشم گرت هەر بەخۆی هەموو هونەر ئەوانێک کە کار دەکەن هەر ئەمە وەکو ڕێی خۆم ئەمن کارێک بکەم ڕای دەگرم ئیشی لەسەر دەکەم نەکو لە مەسەلەی سەوت لە تۆمارکردنێ عەجەلەم کردبی بەو شێوەیە نەبی دەمەوێت ینی کارێک بکەم ڕنگدانەوەی خۆی هەبی وەکو هەڤاڵ باشە بینە سەر ئاستی هونەر ئێستا لە کوردستان بە تایبەت ئەگەری مەقچی زیاتر لەسەر پلانە ئاینیەکە بکەین تۆکو هونەرمەندێک چۆنەی بینی دڵخۆشی بەوەی کە ئێستا هەمانە وڵاهی کاری جوان هەیە کاری جوانیان کردیە دەستیان خۆش بی بەس تاکوی ئێستا تاکتاکەمان یەکتری دەناسین دەنا هەمومان یەکتری ناناسین ئەوە گرفتەکەیە لە وڵاتان ئێستا هەموو هونەرمەندە ئەوانەیە کاری ئاینی دەکەن ساڵێ جارە کۆنسێرتێک دەکەن خزمەتێک دەکەن بۆ مەجاڵەی بیان ناسن زیاتر و زیاتر ئەمە ئەومان نییە ئەوەمان نییە لەوانەشە نەمانتوانی یەکتری ببینەگە بە تەلەفۆناتبی ئێستا ئەمە و کارم کردیە ئەگەر چەند هونەرمەندێک ینی بەدەستی بژمێردرێت دەستخۆشیانێ کردیم ئەوانەی کە لە کاری ئاینی دەکەن ئەوانەی کە دەستخۆشیان لێکردیمە کاری ئاینیش ناکەن بەڕاستی سوپاسیان دەکەم وە پێیان وتومە بەردەوام بە ڕێزکەیەکی جوانە دەستخۆشی لێ دەکەین
باشە بەردەوامی تۆ لە گۆرانی ئاینی چەندەوە کات کە لێک هەوڵ بەی زیاتر نزیک بیتەوە لەگەڵ هونەرمەندەکانی دیکە بۆ نمونە هەوڵ دێ گروپێک پێک بێنن خۆتان ئێستا مانگی ڕەمەزانە بۆنی تایبەتی ئاینی زۆرمان هەیە ئێمە وا بکەن کە پێکەوە چالاکیتان هەبێ واللهی زۆر خۆشایانی ئەوە هەبی بەس من لەوانەیە هەوڵم دابی ئەوەی بەرامبەرم هەوڵی نەدابی لەوانەیە ئەو کاتی نەبی ئەمن کاتم نەبووبی ئەو گروپەی کە دروست بکەین لەوانەیە لەسەر مەشبی چکە لایانی پەیوەندیدار چ بێ بەشەی دروست بکات دەبی بە خۆت هەوڵ بدەی ئەوانیش یارمەتیت بدەن زۆر خۆشەیانێ لەو مەجاالێک کار بکەی بە جەماعی لەگەر ئەو هونەرمەندانێک کە سرودی دەرێن ئەوانەیە کە خزمەت دەکەن لە بواری ئاینیدا ئەوجا لە هەر شوێنێک بن ینی بتوان کۆبوونەوەیکە بیان ئەگەر ساڵانە جارێکیش بی هەر باشە باشە بۆ هونەرمەندانی بوارەکانی دیکە کۆبوونەوەی تایبەت هەیە ئاهنگ هەیە کۆنسرت هەیە بۆ هونەرمەندانی بواری ئاینیش بۆ نمونە مەولود هەیە بۆنی تایبەتی ئاینی هەیە هەندێکجار لە ماڵان سازەکرێیان لە شوێنی تایبەت چەند گرنگە ئەو چالاکیانە زیاتر بکرێ بۆی ئێوەی هونەرمەندان خۆتان لەوێ بناسێنن یان ئایا ئەو دەرفەتتان بۆ ئەڕەخسێنن ئەفۆم بکە هەموو هونەرمەندێک لەوانەیە نەتوانێت لە مەولود بەشدار بێ چکە لەوانەیە ئەوش کەسی تایبەتی خۆی هەیە و بتوانێت خزمەتی ئەو بوارێ بکە لەوانەیە ئەوانەیە کە مەولود دەکەن نەتوانن وەکو ئێمە لە ستۆدیۆ کار بکەن ئەو هەرکەس بە ینی وەکو پێم اختصاسە هەرکەس بەوەی خۆی بە شێوازی خۆی کار دەکات ڕاستە لەوانەیە ناساندنە ینی بەڕاستی کارێکی جوانە کە ئەوانیش دەیانکەن هەرکەس ینی من وەکو ڕێی خۆم من پێم باشە ینی کۆنسرت بکرێ ئەو کەسانێک کە لە بواری ئاینی کار دەکەن ئەوانێک کە بینەریان هەیە پێم باشە ینی ئەوە بکرێ ئەمن وەکو خۆم ئامادەمە تا ئێستا کۆنسرتت نەکردووە لە وەکو ئاینی بەڵێ نەخێر بۆچی دەرفەت نەبووە ئەو بوارەش ڕێک نەکەتیە بەس ئیشاڵە هەوڵ دەدەم بتوانم ئەو لەو مەجالەش خۆم ببینمەوە بتوانم خزمەتی خەڵکەکەی خۆم بکەم خزمەتی ملەتەکەی خۆمان بکەین ئەوانەیە کە کار دەکەن لەو مەجاالەی بەڕاستی زۆر خۆشە ئەو دینەی خۆمان ئەو عەزەمەتەی ئەو خوددایە کە بە گەورەی و عەزەمەتی خۆی یعنی ئەو دینە پاکەی بۆ ئێمە دابەزاندیە پێویستە هەرچی سەرشانمان هەر تاکێک بتوانێت خزمەت بکاتە بە هەر شێوازێک بێ باشە لایانی پەیوەندیدار چەند بەدەم داواکاری و هاوکاریکردنی ئێوە بووە واللهی وەکو لایانی پەیوەندیدار بەبستم حکوومەت وەزارەتی ڕۆشنبیری ئەو سێ بەرهەمەم بەرهەم هیناوە ئەنی بەڕاستی سپۆنسەرم هەبوو بەس داوایان لێ کردیمە بە هیچ شێوەیەک ناومان مێنە لەبەرەوەیمە لە بۆ خوامان کردیە پێویست ناکە لایانی پەیوەندیدار داوام لێ نەکردینە تا یارمەتیمان بدەن ئەمن وەکو خۆم داوام لێ نەکردینە و داواشیان لێ ناکەم لەبەرەوەی دەزانم قەیرانە و لەوانەیە بە خەسار بڕوا قسەکەم و پێشم خۆش نییە هەر ئەگەر ینی بسمە بەردەرگایان بسمە هەر شوێنێک پێم باش نییە من برن فران کەس یان ئەو شخصە هاتیە و هونەرمەندە هاتیە داواکاری بەرز کردەوە هەر بە کولفەچی کەمەوەچکەوە ئەوانەی کە لە کاری هوەری کار دەکەن دەزان ئەو کلیپە و ڤیددیو کلیپە چەند تەکلیفی کردێ پامێکی تایبەتت هەیە وەکو دواوتە بتێ لێرەوە بیگەێنیت واللهی زۆر خۆشحاڵم خۆم بە خۆشحاڵ دەزانم لەم مینبەر ئازادە کە لە کوردستانەشی خۆشەویست کە لە کۆتاییەکانی مانجی ڕەمەزانین خدای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی بەڕاستی ینی سوپاسی دەکەین کە ئەمەی دیسان دووبارە گەیاندەوە مانجی ڕەمەزانی پیرۆز پایامی منە ئەوەیە من وەکو هەڤاڵ خۆشحاڵم بەڕاستی هیوادارم لە ئێستا و لە داهاتوو بتوانم خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام بکەم بەڵێ هەڤاڵ شێخانی هونەرمەند زۆر سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای کاری زیاتر و سەرکەوتنی زۆر سپاس زۆر بەڕێز دەستا خۆشبی زۆر سپاس لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزان پاسەکان بۆ گواستنەوەی هاوڵاتیان چونکە لە شەواندا زیاتر سەردانی بازاڕەکان دەکەن بڕیاریان داوە کار بکەن کە ئەمەش کاراسانێکی باشە بۆ خەڵک بۆی بتوانن لە ڕێگەی هێڵی پاسەوە پێداویستەکانی خۆیان لە بازار بکڕن هاوکارمان دیاری شێخە لەسەرم بابەتە زانیاری زیاترمانەدات.
بەڵام کاتەی ئێوەش باژوا دیارە لەگەڵ نزیک بوونەوەی جەشنی ڕەمەزاندا زیاتر بازارەکان جەنجاڵی بەخۆیەوە دەبینێ ئەوەی کە لە پشت بنەوە دەبینێ ناو بازار و ناو سنتەری شاری هەولێرە هەتا دێت هاوڵاتیان زیاتر لە شەواندا دێن سەردانی خۆیان بۆ ئەوی پێداویستانی کە پێیانە بە تایبەتی بۆ جەژن بیکڕن ئەوەی کە گرنگە کەرتی گواستنەوەیە لە نێویشاندا کەرتی گشتی ئەوەی هەیە لە هەرێمی کوردستان بە گشتی کەرتی گشتی بە تایبەتی پاسەکان تەنها لە ڕۆژدا کار دەکەن بەڵام ئەوەی کە من بینیم لەم شەوەدا لە شەوی ڕەمەزاندا شۆفێرانی پاس لە هەولێری پایتەخت بە شەوانەش کار دەکەن ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێت ئەوە پاسەکەیە پاسەکانن کە هاوڵاتیان دەگوازنەوە من دەسمە لای یەکێک لە شۆفێری پاسەکان لێی دەپرسم کاکەگەر بەڕێستان بێنێرەوە سڵاو دەبێ هۆکار چی ئێوە لە شەواندا کار دەکەن بەخۆی ئەمە خەمخۆری سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتان دەکەین کەناڵ 24 ئەمە خۆمخۆری هاوڵاتینە کاکە کابرا فەقیرە دەبینی بە تەکسی 500 پاس 500 دینارە لە خۆی بە پاس دێتنی لە پازدەی ڕەمەزاندا کۆستەر دەستی بە ئیش کردووە گەڕەکەکان عامە دارەت و عامە دارەتوە خەتەکان کەس نەزانە ئای عومال ئای عەسکەریە نۆت و نۆیە هەڤاڵانە یعنی هەموو خەتەکانی بەرێ ئیش دەکەن باشە دەستەکانە خۆش من دەسمە لە یەکێک لە شۆفێرەکانی دی ئەمە چه هاوکاریەک گەێنێ پێتان باش نییە هێڵی پاسەکان لە شەوانی تریشدا ئەم هاوکاری و کار ئاسانیە بۆ هاوڵاتیان بکەن بە تاکید پێمان باشە هەنێ بە شەوانیش کار بکە هەموو هێڵەکان ئێستا لە مانکی ڕەمەزاندا ئێوە زیاتر پیشەکەتان کەوتۆتە شەوە یاخود لە ڕۆژدا شەواندا شەوانەوە ینی شەوان فێنکە و دنیا ئازادە و شار بەڕاستی هیچ کێشەیەکی نییە خەڵکان بە شەوان دەردەچن ینی ئێوە هاوکاری هاوڵاتیان دەکەن بە تاکید ئێمە هاوڵاتیان ینی هاوکاری هاوڵاتیانی و لە خزمەت هاوڵاتیانین بە چەند نەفەر دەبنەوە هەر 500 نەبۆکی ڕۆژە هیچ فەرقی نیە هیچ گۆڕانکاریەکی نیە نەفسی ڕۆژە بە 500 دێن و بە 500 دەڕۆینەوە نەفەری باشە دەستەکانە خۆش بەڵێ ئەوە شۆفێری پاسەکان بوو ئەوان باسییان لەوە کرد کە ئەوان دەیانەوێت هاوکارێکی تەواوەتی بۆ هاوڵاتیان بکەن من دەچمە ناو پاسەکە و کەەوە هاوڵاتیانە خۆیان لێرن مامە سلااوت لێبێ پێت باشە لە شەواندا ئەم پاسانە هەیە کار ئاسانی بۆ هاوڵاتیان دەکات بڵێ بەڵێ شتێکی زۆر باشە بەڕاستی تەکسی گرانە بەس ئەوە شتێکی زۆر باشە تۆگەر بە تەکسی بڕۆی تۆ ماڵی خۆت چەند دەدەی بە هێڵی پاسەکانی چەند دەدەی تەکسی حتممە 3000 تا 4000 بەسەوە 500 پێت باشە شەوەکانی تر غەیری ڕەمەزان غەیری دوای جەژن ئەم هێڵی پاسە بەتاکید ئەگەر هەبێ زۆر باشە بەڕای تۆ پێ دوایە ئەمە جەنجاڵی شاریش کەم دەکاتەوە بەتاکید وایە کەم دەکاتەوە زۆریش دەستەکانە خۆش بەڵێ وتەی هاوڵاتیان بوو دیارە ناو پاسەکە زۆر گەرمە بۆیە من دەمێ بێمە دەرەوە بۆ هیوای کە فێنکەرەوەیان بۆ بەکاربێنن بۆ سەر نشینەکان ئەوەی کە هەیە تا نزیکەی کاژمێر 1 بۆ کاژمێر 2 سەررجەم پاسەکانی هەولێری پایتەخت کە زیاتر لە 36 هێڵن هاتوچۆ بە هاوڵاتیان دەکەن هەم لە گەڕەکەکانەوە دەیان هێنە ناو شار و بە پێچەوانەشەوە لە ناو بازارەوە دەیانێن وەک خۆشیان باسییان کرد ئەوان تاشەوەکانی جەژن بەم شێوازە کار دەکەن و کارکردن لە شەواندا بۆ ئەوان باشترە وەک لە ڕۆژدا. سپاس بۆ هاوکارمان دیاری شەخە لە هەولێر لەگەڵمان بوو لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزان کە کەمتر لە هەفتەیەکی ماوە خەڵک ڕوو لە بازارەکان دەکران بۆ کڕینی کەلوپەل و پێداویستیەکانیان ئەزانین کە لە کللتوری ئێمە و کۆمەلگەی ئێمە وایە کە بە گەرمی پێشوازی لە جەژنی ڕەمەزان دەکرێت جگەلەوەی کە خەڵک پاش ماوەیەکی زۆر لە ماندووبوون و بەڕۆژوو بوون بە خۆشحاڵی ئومێد دەکەین کە هەموو خەڵکی کوردستان بتوانن جەژنێکی ئارام و خۆش بەڕێ بکەن. پرۆگرامی ئەم شەوتان پێشکەش کرا بۆ هیوای کا جێگای سوودی ئێوە بوو بێت تاوەکو بەرنامەیەکی تر و دەینەوە لاتان کاتێکی خۆش بۆ هەمووتان خواتان دەکەم.